وەختتان وەخێر یارانە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لەم دیبەیتەی ئەو ڕۆمان تەعقیبە مەسئلەیەکی پێشووتر ئەکەین کە لە دوو دیبەیتی ڕابردوو و لەژێرە ناوە دەورەیە اتفاقا بەحسیان ئەکەین. ئێمە بۆ ئەوەی کە مەبحەسەکە وازحتر بێت، بۆ ئەوەی کە مردم بە باشی بزانن کە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ هەدەف و مەقسوودی چییە و دەورانە اتفاقا چۆن گەرەکێسی اتفاق بخات و چۆن گەرەکێسی ئەم اتفاقە جێبەجێ بکات، واجبە کە ئێمە بەخەستی هەم چاوێک بە ڕابردوو بخشێنین، هەم مەبانیە فکری و ئەندێشەیی خۆمان باس بکەین. بۆ ئەو دۆستانەی کە خەڵکی کوردەواری داگیرکراوی لەلایەن کۆرپۆریشنە عێراقین، ئەوانەی کە پێیان وایە ئێمە کوردی قسە ناکەین یا مستەڵەحاتێک کە بەکاری ئەوەین مستەڵەحاتێکە کە بە بڕوای ئەوان کوردی نییە. ئێمە زمانێکمان بە ناوی کوردی نییە و ئێمە ئەومانە شەرح کردووە کە ئێمە زمانێکمان بە ناوی کوردی نییە وە خەریکینەوە بەحسەکەین. ئێمە زمانێکمان هەیە کە زمانی زاناکان و داناکان و زمانی زانایی و داناییە، پێژن گۆرانی و بە تەوتەئە و پیلانی نظامی سڵتەی جیهانی جودۆ کریستیانەتی و کۆرپۆریشنەکانە منتەقە. کۆرپۆریشن شرکەتی بازرگانین، کۆمپانیای بازرگانین کە لە ئیتحادە لەگەڵ یەکتریان بە ناوی دەوڵەت بە ئێمە فرۆشراوەتەوە. ئێران کۆرپۆریشنە، تورکیە کۆرپۆریشنە، عێراق کۆرپۆریشنە، ئەکسەریەتە غاڵەبە دەوڵەتەکانە دنیا هەمویان کۆرپۆریشن کە لە ژێرە سامان و هێژەمۆن و دەسەڵات نەزمە جودو کریستیانەتیە دنیا دانراون. تەمامی پۆلەتیکال ئایدیا، ئەوەی کە ئیدەی سیاسی بێت، مفەکرینی غەرب دروستی کردووە بۆ ئەم سیستەمە، بۆ ئەم سیستەمەی کە ئەمان لە دەورانە ئەخیرە 500 ساڵە ڕابردوو و مشەخەسەن 300 ساڵە ڕابردوو دروستیان کردووە. بەدزینێک کە لە کولتورەکانە تر کردویانە، لە سامانەکانە تر کردویانە و هێناویانەوە خونجاندوویانەتە ناو سیستەمە کاری و ئیدارەیی خۆیان. ئێوە کەم لە خەڵکی نابیسن، مەسەڵەن خەڵک هەڵەگەڕێتەوە ئێژێت بابا ئەم کاربەدەستانەی حکوومەتە هەرێم یا حەلیم شاخاوین، بێسەوادن، کاکە کەسی پسپۆڕ بێنن. ئەمە ئەبیسن لە خەڵکی ئەبیسن. یا بیسن خەڵکەڵێ کاتی سەدام حوسێن زۆر باش بوو، هۆ سەبەبەکەی ئەم قسانە چین، بۆ خەڵک وا قسە ئەکا، ئەم قسە کێ فێری خەڵکی کردووە. ئێمە هێشتا نەمانتوانیوە لە ناوی ئەم کۆمەلگای خۆمانە پابلیک فیلۆسۆفیمان بوێت تا هەر ئەم شتەی کە دنیای غەرب هێناوێتی، هەر ئەم ساز و کار و ئیدارات و هەر ئەم مؤسساتەی کە هێناوێتی و هەر ئەم چمکانەی کە هێناوێتی بە باشی لێی تێبگەین. تەماشا بکەن ئێمە وشەیەک بەکار ئەوەن بە ناوی هەڵسوڕاوی سیاسی. مەسەڵەن تۆ بانکەکەنە تەلەڤیزیۆنێک گەرەکیانە مقابلەیەکە لەگەڵا بکەن پێ دێژن هەڵسوڕاوی سیاسی لە کۆرپۆریشنی لە کوردەواری داگیرکراو لایەن کۆرپۆریشنە ئێرانی و پێژن فەعالی سیاسی. فەعالی سیاسی یعنی کێ؟ یعنی کەسێک کە لە تەشکیلاتێکی سیاسی یان ڕێکخراوەیەکی سیاسی
خەریکە محاولەی گرتنی دەسەڵاتی سیاسی ئەکە لە چوار چێوەیەک کە بۆی تعریف کراوەتەوە. یعنی چۆن؟ یعنی ئێستا ئێمە وڵاتێکمان هەیە بووە بە وڵات، ئەمە کۆرپۆریشنە بە ناوی عێراق، سنووری دیاری کریاگە، یاسایی هەست، لە ناوە ئەم یاسا تعاریفی کراگەسۆ، مەفاهیمێ دروست کریاگە، تعریفی ئەمەی کە عێراق کوێیە، چۆن سەرزەمینێکە، مردمەکانی کێن، زمانی چییە، دینی چییە کراوە و ئێت یاسادانێ لە خوارەوە. لە ژێرە ئەمە مەجال دروست ئەکات بۆ کەسانێک کە گەرەکیانە بێنە ناوە ئەم دەوڵەتە کار بکەن، یعنی دەسەڵات بگرنە دەست، ساز و کاری بۆ تعریفەکاتەوە. جا بەنەو ئەم کارکردانە تۆ ئەوێنی پارلەمانی بێت، تۆ ئەوێنی ڕیاسەت جمهوری بێت، سەلتەنەتە مەشروتە بێت، هەر کام لەمانە بێت، ئەمانە ساز و کارێکی ئیداریان داناوە وە تەعاریفێکیان کردووەتەوە لە گرتنەوەی دەسەڵات، ئەوەی کە تۆ بە دەسەڵاتێ بکەین. وەختی تۆ ئەبیسی ئێژن تەحەزوب زۆر شتێکی باشە، ئەمانە هەمووی مستەڵەحاتە دنیای غەربن، هەمووی ئەمانیشە خروجیەکەی ئەم دنیاسە کە تا ئیمڕۆ دروستیان کردووە، کە تێنە سەرە دنیای غەرب و تێنە سەرە کونەکانە دنیای غەرب. تەحەزوب یعنی عیدەیەک لە ناوە کۆمەلگایەکە کۆبوونەتەوە دەوری یەکتری لەسەر باوەڕێکی سیاسی، لەسەر ئیدەیەکی سیاسی، گەرەکیانە لە دەسەڵات گرتن لە ناو جامعە بەشدار بن. ئەگەر تا ئێستا لەمە تێگەی بین بە زمانێکی سادە، ئەو جار تۆ ئەوێنی مەسەڵەن لە یاڵەتە متحدەی ئەمریکا حیزب دموکرات هەست، حیزب ڕیپابلیکەن و کۆماری خواست هەست، لە بریتانیا کۆنسەرڤاتیڤ هەست، حیزبەکانی تر هەن، لیبر هەست، لیبرال هەست، لیبرال دموکراسی هەست، مەسیحیەت دموکراسی هەست، ئەمانە هەن. ئەمانە چی ئەکەن؟ ئەمانە هەر کامیان ئەڕۆن کە لە پرۆسەسێکا کە بۆ گرتنە دەسەڵات دانریاگە، یعنی سوار بوونە سەرە ئەو سیستەمە ئەسلیە مەغزە ئەم کۆرپۆریشنە، ئێشێ لە پرۆسەسێکا بەشدار بن. ئێستا یا هەڵبژاردنە حیزبیە، یا هەڵبژاردنە ڕیاسەت جمهوریە، یا هەرچێ، ئەوەی کامانە پێژن دموکراسی. ئێستا با بێنە سەر ئەوەی کە بۆ خەڵکی ئێمە ئێژێ مەسەڵەن مەسعود بارزانی بێسەوادە، مەڵا مستەفای بارزانی بێسەوادە، جەلال تاڵەبانی بێسەوادە، شاخاوی بوون. ئەمانە بێسەوادن کاکە کەسی پسپۆڕ بهێنن، ئیدێ تێکنۆکرات بهێنن. بۆم قساکەن ئەمە شعاری ئەوانەسە وە هەڵسوڕاوی سیاسین. شعاری کێز؟ شعاری ئەوانەسەوە هەڵسوڕاوی سیاسین. مەسەڵەن جێرمی کۆربین لە بەرامبەر ئەم نەخۆش وەزیرەکەی بریتانیا ڕابینسن، ئەگەر شتبان نەکەم ئەم کابرا دێزە کە ئەوەستێ پێ ئێژێتۆ ئینسانێکی ناکارامەدی، ئینسانێکی نالایقی، ئینسانێکی درۆزنی، ئینسانێکی خوێڕیت، حیزبەکەت خوێڕیە، خوات خوێڕیت، خەڵک ژیانی خراپ بووە، معیشەتی خراپ بووە، تۆ نەتوانیوە لەگەڵ کۆرۆنا دەرکەویت، لەبەرەوەی تۆ بێعەقڵی، لەبەرەوەی تۆ نەزانی، لەبەرەوەی سیاسەتەکانە تۆ غەڵەتە، لەبەرەوەی باوەڕەکانە تۆ غەڵەتە، بلا بلا بلا. لە پارلەمان ئەدەن لە یەکتری. ئەم قسانە بۆ جێرمی کۆربینەیەکە بۆ خاترەوەی دەسەڵاتی لێ بگرێ، بۆ خاترەوەی بڕاتە جێگەکەی ئەو دانیشێ. پس هەڵسوڕاوی سیاسی چی ئەکا؟ مەسەڵەن تۆ لەم کوردەوارە کە ئەوێنی ئەبەی موحتەدی بە مستەفای هیجری ئێژێ بەڕێز، مستەفای هیجری بە سەیبراهیمی عەلیزادە ئێژێ بەڕێز، گشتیان بە عەبدوڵڵا ئۆجالان ئێژن بەڕێز، گشتیان بە مام جەلال و بە مەسعود ئێژن بەڕێز. ئەمە منافقن، ئەمە مشتی درۆزنن.
ئەمە مشتی ئینسانە دروزن منافقن چون تۆ ئەگەر بێتە حەوزەی دەسەڵاتداری ئەمە دیارە هەمویان لە یەک کونۆ ئاوە خوێن ئەمە دیارە هەمویان یەکێنانیان پێدا ئەمە دیارە هەمویان ئەربابێکیان هەست بۆ یەگشتیان بەڕێزن دەنا ئەگەر یەکێکیان ئەرباب وایە و دەسەڵاتدار بواە ئەو گشتان خوێڕین هەر من پیاکەم ئەگەر ئەوێکی شتێکی لە مشتە خۆی بواە ئەو نەوەڵا خۆت خوێڕیت تۆ دزی تۆ دەخەڵی تۆ درۆزنی تۆ فڵانی و گەرەکی بوو بێرە تێدەسەخۆی تۆ ئەم تەقابڵن ناو پارتی وەکێتیا ئەوێنی بە سوورەتە غەیرە ڕەسمی نە لە سەرەوە لە خوارەوە ئەندامانیان ئەدەن لە یەکتری پەیجە فەیسبووکەکانیان ئەدەن لە یەکتری خەڵکەکە تێتە دەرو ئێژێ چی خەڵکەکە وا ئێژێ بابامانە نازانن ئەمە خەڵکە کورد دەلیلی ئەوەسە کە پۆلتیکاڵ ئایدیا یا پۆلتیک ئایدیا یا ئیدەی سیاسی لە کوردەوارە دروست نەبوو ئەسڵەن بۆیە تۆ ئەوێنی سەدام حسەین کارنامەکەی لە بەڕێوە بردنە کۆمەڵگا لەم حکوومەتەی ترە عێراق فرە باشترە خەڵک فرە ڕازیترە لە سەدام حسەین تا لەمان ڕاستە من لەم چوارچێوە ڕاستە ئەم میزان فەسادە ئەم میزان درۆزنیە ئەم میزان چەپاوڵە ئەم میزان گەندەڵی و نابودیە کە ئێستا هەیە لە کاتە سەدام نەبوو سەدام حسەین کە بردیانە دادگایش ئەوەندەیان کەیس دەست نەکەوت مەحکومیکەن لەسەر شیعەکانی دووجێل کوشتنیان ئەسەن کار نە کێشای بە ئەنفال نە کێشای بە هەڵەبجە هیچ ئەم سەدام حسەینە دیکتاتۆرە عەجیب و غەریبە کە لە زلە گیریاندا بوو بە 8 نەفەرە دووجێل کە کوشتویان لەسەر 12 نەفەر بوو نام چەندێ بوو سەدام حسەینیان ئەیدام کرد من دەقیقەوەم لەبیر نییە پس تۆ لەگرا ئەوێنی خەڵکە ئێمە ئەسڵن نەهات کە سەناوە حەوزە بەڵام کێشەکە وا لەکوێ کێشەکە وا لە ئەوەی کە چ مەلا مستەفای بارزانی چ قازی محەممەد چ ئەو ڕەحمانە قاسملوو تەمامە ئەمانە چ فوادە مستەفا سوڵتانی چ عەبدوڵڵای ئوجالان گشتی ئەمانە لەسەر کورد هاتنە دەرۆ مەسەڵەن تۆ حەج کەسێکە نەدی لە کاتە سەداما بێژێ من ئەگەر سەدام حسەین لابووم بوومە ڕێیس جمهورە عێراق لە سەدام حسەین وڵات باشتر ئیداراکەم وتیان کوردایەتی ئەکەین مافێ کوردمان نییە دەی مافێ کورد چییە تۆ ئیستا حیزب دموکراتە بۆ دروست کردگە دەی حیزب نییە دەسەڵاتە لە چوارچێوەی دەوڵەتە ئێرانە کارکە دەنگ بەدەستپێرە کورسیە پارلەمان بەدەستپێرە بتوانێت بڕاتە ناو پارلەمان وەزافە بەرەمە کە قانون ئەساسی ئێران ڕێگە نادات بە حیزبی منتەقەی ڕێگە نادا بە حیزبی منتەقەی پەتۆ لە گراتی کڵاوێکی گەورانیتە سەر مەردم ئەم مەسئلەی کورد ڕەبتی بە حیزبە سیاسی نییە یعنی کوردبوون ڕەبتی بە حیزبی سیاسی نییە شاید سفرەکەت ڕەبتی بە حیزبی سیاسی بوێت ئابووری ئیدارەکردنە کۆمەڵگا ڕەبتی بە حیزب سیاسی بێت بەڵام جەریانە شەڕ لەگەڵ داگیرکاریە یعنی تۆ سەرزەمینێکت ئیدەیەک بێن لە خۆی بوون و ساحێوی لە خۆی بوون و ساحێوە تۆ لە خۆی و بێن حەپەلوشی بکەن ئەمە ناڕواتە چوارچێوەی حیزب کێشە گەورەکە لە گرا دروست ئەوێت کە مردم ناتوانێ حەلیکە هیچ کام لەمانە لە ئەوەڵ و نایەن بێن بێژن ئەمانە لەسەر کامە ئیدەی سیاسی باسی کورد ئەکەن ئەمەی کە تو خەریکی ئەیوێنی جەهان ئێرانیە جەهان عێراقیە جەهانە تورکیە ئەی جەهانە کوردی چه شەکڵیە چۆنە جەهانە کوردی چۆنە مەگەر تۆ نهاتکی مەگەر تۆ نایژی چون تۆ کوردی دەسە برگەسە ئەسڵەحە و حیزبت هەست مەگەر تۆ ئەمە نایژی مەگەر تۆ نایژی بوو مافە کورد شەڕعەکەی بزان براکەم ئەوانەی
ئەوانەی کە دنیای غەرب بناسن تێنە سەر ئەمەی کە مافە کورد ئەمەسە زوانی نییە، یعنی نایڵن زوانەکەی تەدریس بکرێ. دێ ئەمە کارە حیزب سیاسی نییە، کارە حیزب مسلحیش نییە. تۆ ئەگەر وەکو ئەم غەربە تەماشای بکەیت تۆ ئیشی نەهادە مەدەنی دروستکەی وەکو ئامانێکی ئێستا جمهوری ئیسلامی دروستی کردوون. ئەمانەی وانە ژێرە دەسە بەرزەنجی و مەرزەنجیا بە نامە موئەسسات زووانێ فاسۆمی. ئەهەر ئەمانە نامەیەکیان گەڵاڵە کردە بۆ حەسەنە ڕۆحانی. هەر ئەمانە خەریکی تەدریسی زوانە فاسۆمین. هەر ئەمانە ئەتوانن بە حاکمیەت فشار بێنن کە کاکە خەڵکە ئێمە گەرەکیسی بە زوانە خۆی فێر بوێت بخوێنێ بنووسێ. ئەمە کارە حیزب سیاسی نییە. پس ئەگەینە سەرە سەهم خوازیە دەسەڵات. پس تۆ ئەوێنی مەحموود سەنگاوی، نێشیروان بارزانی، مەلا بەختیار، هیچ کام لەمانە شتێک بەناوە کورد نە ئەناسن نە ئەزانن چییە، نە ئەزانن جیهانە کوردی چییە. ئەمانە یەک زەمانێ بەناوە کورد ئێوایان ئەورد ئێوایان ئەخەڵەتاند ئێوایان ئەدا کوشت بۆ خاتری ئەوە بوو ئەمان بتوانن لەم دەسەڵاتە سەهمێک وە کورسیەک بۆ خۆیان دادڕن. سەدام حوسێن بەمانی نەئەدا. مەسەڵەن ئێمە ڕەمەزان زادەمان بوو کە کووردە، مەسەڵەن ڕەحیمیمان بوو کە کووردە، مەسەڵەن ئەوانەی کە ئوستاندار و فەرماندار و کاربەدەستن ئێستا لە دەوڵەتە کۆرپۆریشنە جوولەکەیە ئانوسیە ئێرانیە فرە کەسێک کووردە، هەرم کوردی قەومی ئیتنیکیە. دەی ئیستە خولە سەنگاوی تەکی کاورای ئەم نەسوورەکە وا سەدام داینیا بوو چ فەرقێکی هەست؟ خەڵکی سلێمانی ئێوە کە کوردن لە کاتە دەسەڵاتە سەداما کورد بەسەرتانە و حکوومەتی نەیەکرد نەبوو. ئیداراتی سلێمانی هەمووی عەرەب بوو، هەمووی عەرەب بوو. ئیداراتی هەولێر هەمووی عەرەب بوو. هێزە نظامیە سەدام هێزە کوردیشی تیا بوو. خۆ کێشەکە لەگرا لەکوێ دروست ئەوێ؟ کێشەکە لەوێ دروست ئەوێ کە ئەمانەی کە بەناوە کورد کاریان کردگە کورد نەبووگن و بۆ کورد کاریان نەکردگە. ئەمانە دروستکراون و ئەوەڵین کڵاوێ کە ناویانێتە سەری کڵاویان ئەسەری کورد ناوە و بۆ نابودیە کورد دروستکریاگەن. داستان خەیلێ گەورەترە لەوەی کە ئێوە فکرەکەن. بۆیە مەسەڵەن ئێمە پرسیار ئەکەین کاکی برا حیزبی دموکراتی کوردستانی ئێران پاش کامە مشت و مڕی کۆمەڵایەتی دروست بوو و هاتە دەرەوە؟ کووە پۆلەتیکاڵ ئایدیاکەی کووە؟ تۆ گەرەکتە تماشاکە ئەمەی کە ئێستا دروست کراوە، ئەمەی کە ئێستا ئێمە واینتیا جیهانە ئێرانیە. عمری لە 170 ساڵە پێش و مشتیان بۆ گرکە تا ئێستا مشەخەسەن شێوە مۆدەرنەکەی 100 ساڵە. ئەمە جیهانە ئێرانیە کە جیهانێکی کەسیف بۆگەن قێزەون پڕ لە فەساد، پڕ لە کوشتار، پڕ لە ئینقیاد، پڕ لە کۆیلایەتی، جیهانێکی یەکجار بۆگەنە. ئەژی سەری منهۆڵ لادەیتۆ کە سەیری جیهانە ئێرانی، عێراقی، تورکی ئەکەی. باشە پرسیار ئەمەسە تۆ کە بە ناوی کورد، من قبول مەکابرا حیزبێکی بۆ خۆی دروست بکردایە حیزب دموکراتە دێگولان، قبول. حیزب کۆمەڵەیە مەسەڵەن چوارزەوەر، من قبولم بوو، چون ئەم ئاغا هاتووە ئەم دەسەڵاتە کۆرپۆریشنی قبول کردووە گەرەکیسی بڕوا بەخۆی کورسیە بگرێ، وەکو حەمەڕەزا ڕەحیمی، وەکو ڕەمەزان زادە، وەکو تەمامی ئەمانە. ئەم هاتەگە ئێژێ من حیزبی مبارزاتی ملەتە کوردم. دێ مبارزە حیزبی بۆ چییە؟ مبارزەی ڕەهایی بەخش و ئازادی بەخش حیزبی بۆ چییە؟ بەدەستهێنانە حقوق شارۆمەندی حیزبی بۆ چییە؟ بەدەستهێنانە حقوق شارۆمەندی کۆمەلگای مەدەنی گەرەکە. یعنی تۆ وەختە قبوڵە کرد ئێرانیت، ئەم ئێرانە دەوڵەتە تەبیعیە،
و ئەم ساختار و سیستەمە کار ئەکا ڕێکخراوەی مەدەنی تیادانێ تەرحە مەتاڵە بە خۆت ئەەکەی ئیژی من کوردم حەزم لە دەمە قوپانە ئەوە نییە ئەتوانی لەو ئێرانە ڕۆژنامەیە لە تاران ئەنووسێ مەسعودە بارزانی با تۆمبوونە گۆشادش گەشتتان تۆمبوونە گوشادتان یانێ شەرواڵە کوردیتان لە پێ کرد لە فەزای مەجازیان نووساتان ئێمە ئیفتخار ئەکەین بەوەی کە شەرواڵە کوردی لە پێ ئەەکەین کەس گرتتانی کەس دای لە دەرگای ماڵتان نەتانی گرت بۆ دەوڵەتە ئێرانی باجی زاراتان بۆ ئەگرێت 10 ساڵ حکومتان پێدا لەبەرەوەی ئێوەی کورد پێتان وابێ کە کوردبوون یعنی زمانە فاسۆمی فرە مهمە دەوڵەتە ئێرانی حەزی پێ ناکا فرە مهمە بنیادە دەوڵەتە ئێرانی ئەتەکێنێت دەوڵەتە ئێرانی باجی زارا بۆ گری حکمە 10 ساڵی پێدا تۆ بێژی دۆزیمۆ ئەمە زانی وەسە چی وەسە کابرایە دوژنی بوێ وەسە کابرایە بەناو خیانەت ئەکا لە ژنە یەکەمەکەی ئێواران دێر ئەڕواتۆ ماڵ بەعزێ مەواقع مژمۆڵ ئەڕواتۆ ماڵ ژنەکەی مەشکوک ئەبێ پێی پیاوەکە پێی خۆش نییە ژنەکەی بزانێ ژنە دووەمی هەست پێی خۆشە بە تریاک خۆری بزانێ یعنی معتاد بۆیە ژنەکەی ئێژێەوە چییە پیاکە تریاک مەسرفەکەی ژنە وەڵاو بەخوا و نایکێشم و جۆرێ ڕەفتار ئەکا ژنەکە مەشکوک بوێ بە تریاک کێشان مەشکوک نەوێ بە ژنە دووەم پیاکە حازرە هەر بەرچەسبێ بخوا وەلێ ئەو ژنە دووەمە دەرنەکەوێ چون ژنە دووەم دەربکەوێ بنیادی ئەشێوێت ژنە ئەوەڵەکەی ئەڕوا مناڵەکانی ئەکەونە بەڵبەختی خەڵک جۆرێکی تر سەیری ئەکا بۆی گرانتەواوی بەڵام ئێعتیادەکە حەلەوێ دیتر ئاو ناو ئەتوانێت و ناتوانێت و ئیدارەی ئەکا ماوەی ئیدارەی ئەکە تاوەی کە ژنەکە مەسەڵەنی تر زۆر جددیەوێتەوە لەسەرمە معتادە و بانگی باوکی بانگەکە و براکەی بانگەکە و کەس بانگەکە و دەیسا ئەگەر پەلوەسە پیاکە بکەن ئەیوەن ئازمایشێکەنەوە من کاورا معتاد نییە ئەمە هەمان حکایەتە چون ئەمە تااقەتی گەرەکە پس تۆ ئەوێنیت ئەوەی کە لە کوردەوارە دروست نەبووگە بەر لە هەر شتێک وەختێک ئەم کۆرپڕیشنە جوولەکانە هاتن دنیای کوردیان نابود کرد بەرەبەرە وردە نابودیان کرد جەهانەکەی خۆیان هاورد کە تەجەسومی پەیا کرد کە چووە ناوە لەشە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکی دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووری ئەمە ئیستە جەهانە ئێرانی عێراقی تورکی وە سووریە جەهانە کوردی نابود بوو و هیچ کەسێ نەهات بێژی جەهانە کوردی چییە دەرنەتیجە تۆ ئەوێنی نە حیزب دموکرات نە پێکاکە نە کۆمەڵە نە پارتی نە یەکێتی ئەلا ڕقمە ئەوەی کە ئینسانە کوردی بەسەر حافزەی تاریخی خۆی و ئارکیۆتایپەکانی یعنی ئولگووە کۆنەکانی حرەکەتی کرد و بەمانە هێزیدا هێزەکە لە ڕاستای هەرزدانی ئەمانە خەساندنیان لە دەسەڵات خستنیان و نائومیدکردنیان و لە چوارچێوەی قەوام پەیاکردنە دەسەڵاتە ئێرانی بوو پەزیستە کابرا لە سلێمانی ئێژێ ئەمانە بێسەوادن یعنی ئەوەی کە مچەی هیچی مەسعود بارزانی دابەزە من چاکتر ئیدارە یەکەم لە کاتێکە هیچ تەزمینێ مەوجود نییە تۆ لە مەسعود بارزانی باشتر ئیدارەکەی گو ئینکە تەزمینێک نەبوو کە ئەمانە لە سەدام باشتری ئەکەن و سەدام لەمان باشتری کرد سەدام نە دز بوو نە نامەرد بوو ئەمانە هەم نامەردن هەم دزن هەم بێدایک و باوکن هەم بێ ئەخلاقن هەم بێ پرنسیبن سەدام خۆی بە پیاگەزانی
سەدام حەدەئەقەل هەیکەلە پیاوانەی عروبە بوو، قەوڵی قەوڵ بوو و ڕەفتاری مەردانە و خسڵەتی عەرەبی بادیەنشینی تیا بوو. ئەو خسڵەتەی کە حەز بە سەلەحشووری و جوامێری و مەردانگی و ئەوانەکە. دەی ئەمانە هیچ پرەنسیپێکیان نییە، لە دزدزن، لە خوێڕی خوێڕن، لێ بەدایک و باوک بێدایک و باوکن، لە جەردە جەردەن، لە حیز حیزن، ئەمان ئەوەنە. پس تەزمینێ مەوجود نییە. کێشەی ئێمەی کورد چییە؟ و ڕاپەڕین خەریکە چیەکە؟ ڕاپەڕین خەریکە جەهانە کوردی دروست ئەکا، تێریتی و ئەو جەهانە وا نابوود بووگە. یعنی ئەمە سەرەتاس بۆیە ئێمە دەورانە ئیرمان بوو. دەورانە ئیر دەورانێک بوو کە زاناکان ئەم سەرزەمینە و مبارزەکان ئەم سەرزەمینە یەکتری ئەدۆزنەوە. لۆگۆکەی ڕاپەڕین دوودانە کەڵە زەردەست، دوودانە کەڵی زەردە. کەڵە زەردە ئارکیۆتایپ، کوهەن ئولگووی ئینسانی زاناس لە جەهانە کوردیە. لە جەهانە کوردیە وەختی تۆ سەرەتا و ئەزنەک ئەدەی کە گەرەکتە دەستگاه کوردی دروستکەی، زانایی ئەچێ بە شوێن زانا، زانایی ئەچێ بە شوێن زانا، زانا بە شوێن زاناییە ئەگەڕێ، زانایی بە شوێن زانا ئەگەڕێ. لەگرا ئەوێ تۆ نێچیروانی و نەچیر، ڕاو و ڕاوچی هەرتکیان بە شوێن یەکتریاگەڕێن. ڕاو لەبەرەوەی ڕاو بکات، ڕاو لەبەرەوەی ڕاو بوێت. ئەمە دەورانە ئیر بوو. ڕاپەڕین ئەم کارەی کرد، یعنی هات ئیعلامی کرد وەزعیەت چۆنە، گزارشیدا دنیاکە چه شەکڵیە، گزارشیدا چه ئتفاقێتا بە ئیمڕۆ کەوت، ڕووداوەکان چۆن بوون، کێها هاتن، بۆ هاتن، چۆن بوو کەوا بوو. بۆیە تۆ بەرەبەرە ئەوێنی زانایی چوو، زاناکانی شکار کرد، ڕاوی کردن، وە زاناکان هاتن. ئیستا ئەمانەی کە هاتوون گەلەکیانە تفاق بخەن. ئەمانە کێن؟ ئەمانە ئینسانە کوردین، هاتکن تفاق بخەن. بۆ ئەمانە واجبن ئێمە بێژینی، بۆ من لە چوارچێوەی دیبەیتەکانە دوێکە و پێرەکە کە لە ڕاستای چۆنیەتیە داڕشتنە کۆمەلگایە ئێمە لە دەستکاریکردنە کولتورمان لە ڕێگەی ڕووناکبیر، پەروەردە و هاوردنە تئۆریە سیاسی بەحس کرد. ئمڕۆ من فەکتهایەک تێرم لە دیبێتەکانە دەورانە ئیرە لە 100 ساڵ تاریکیە ئێمە بەحسمان کرد کە ئەمەی پێئێژن دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە عوسمانی، ئەمانە متەئەخرن، ناگاتە 300 ساڵ. ئەم تاریخیش کە ئەمانە بەحسی ئەکەن وان نییە، ئەسڵەن وان نییە. کەسانێکی ئاوا مەوجود نەبووگن، ئەگەریش بووگن لەم قەوارە نەوگن کە ئەمانە بەحسی ئەکەن، مەوجود نەبووگن. بەڵام ئەمانە لە 300 ساڵی ڕابردووە مشت ئەگرن سەرزەمینە ئێمە بەو شکڵە کە گەرەکیانە دەری بێرن. مثالماندا وتمان ئەم ئیستعمارگەرانی دنیای غەربە کە ئەمە 500 ساڵە ئەزنەکێک ئەدەن هەڵ ئەسن کارێ بکەن، دوای شکستە قورسێک کە لە سەلاحەدینە ئەیوبیەی خۆن، ئەڕۆنە ناوە دەورانە تاریکی خۆیان پێژن دارک ئەیج، ناگەهان لە 400-500 ساڵە پێشەوە تێنە سەر ئەزنۆ و داستانە ئیستعمارگەریەمان دەست پێکە. تەماشاکەن ئێمە چۆنیەتی ئەستعمارگەریە بریتانیامان لە ئەمریکا وت، لە ئەمریکا، لە هندوستان، لە گرتنی ئوسترالیا، نیوزیلاند، زەلاندەنۆ تێمە سەر ئەمریکای لاتین. کاکە ئەمریکای لاتین برزیلە، شیلیە،
پاناماس، ئلکوادۆرە، ئەلسەوادۆرە، کوباس، ئەرزم بە حوزورە ئێوە ڤێنزوێلاس، کاراکاسە، ئارژەنتینە، ئەکسەریەتە ئەو کشوەرانەی کە ئێوە ئەیان ناسن. کاکە تو فکرەکەی چەند میلیۆن پورتۆقالی و ئیسپانیایی ڕوویگرە ئەم سەرزەمینە کە ئێستایشی میلیارد ها جەمعیەتی بوێت و یەکێکیان ناوی کاراکاسە، یەکێکیان ناوی بولیڤیە، یەکێکیان ناوی کاستاریکاس، یەکێکیان ناوی شیلیە، یەکێکیان ناوی ئارژەنتینە، یەکێکیان تۆ فکرەکەی مەسەڵەن ئێران، تورکیە، عێراق، سووریە وەکو برزیل و ئارژەنتین و ئەلکوادر و شیلی نیەن. بۆ ئەمە شیلیاییە، ئەو کاورە کاستاریکاییە و کاورە مکزیکیە، ئەم یەکی ڤێنزوێلایە گشتیشی ئیسپانیایی قساکە. بۆ ئەم جەمعیەتە لەکوێ هات؟ ئەم جەمعیەتە هەمان جەمعیەتە سەرزەمینەکانە خۆیان بوون، ئینکاکان و مایەکان بوون، ئێستش ماون، بەڵام نابودیان کردن. یعنی حەزارەتی ئینکا و مایە لە بەین چوو، زمانیشیان لە بەین چوو، خۆیان فەرامۆش کرد، نە مێژوویانما، نە تاریخیانما، حەجێکیان نەما. بڕۆنە ئەمریکای لاتین، بڕۆنە مکزیک، بڕۆنە شیلی، سەیرە قیافەی خەڵکەکە بکەن، خۆ لە ئیسپانیایی ناکەن، نایکەن، نا کاملەن دیارە سوور پێسن. ئەگەر ئەمە بوو ئێوە قابلە فەهمە، ئێمە نمونەیەکمان هاورد لەوەی لەبەرەوەی تۆ نمونەی سەرزەمینە خۆمان تێبگەی. ئێمە فەرقێکی گەورەمان بوو تەکە ئینکاکانە و مایەکانە، هەروەکو ئەوەی کە بریتانیا لە ئەمریکای شمالیە، لەمەی کە ئیمڕۆ پێژن یاڵەتە متحدەی ئەمریکا، یونایتد ستیت ئۆف ئەمریکا، کە ڕوویە ئەوێ ئەمریکای لاتین بە پیت و بەرەکەتتر بوو، لەبەرەوەی حەزارەتی بوو، تەمەدونی شارنشینی دروست کرده بوو، پادشایان بوو، تەڵاو جەواهراتیان بوو، نوقرەیان بوو، زێویان بوو، زێڕیان بوو، بوویان فرەیان بوو. ئیسپانیایەکان پەیدایان کردبوو، کەشفیان کردبوو، ئەگەر پاشاکانیان بە خودعە بگرن خەڵکەکە گیراوە و خەڵکەکە بێ بەنۆکەر وەیکەن بەنۆکەر. کۆڵبەری یەکەم جار لەوێ دەست پێیەکە، لە ئەمریکای لاتین و ئیسپانیایەکان دروستیەکەن کۆڵبەری. چون ئەو شوێنانەی کە ئەمانە کالای پێجێبەجێ ئەەکەن قاتر کە ئەوەن هەڵە دێرێ، بەڵام ئەیکەنە سەرشانە مایاکان چون بەشەرن زەکاوەتیان زیاترە لە قاتر ئەی پارێزن بارەکە لە بەرەوەی خراپ نەمێ. ئینگلیسیەکان کە ئەچن 100 ساڵ دوای ئیسپانیایەکان دەست ئەکەن بە ئیستعمار و دوایە کە ئەتوانن زەربە شەستێبەن لە ئیسپانیایەکان و لە شەڕێکی دەریایە بەرحەسەب ئەتفاقی وەنولیان تێن لەبەرەوەی جێگای ناوێتوە لە ئەمریکای لاتین ئەڕۆنە ئەمریکای شمالی، پێیان وایە وەکو ئیسپانیایەکان ئەتوانن خەڵکی ئەمریکای شمالی بکەن بە کۆیلە. لە کاتێکە سوورپێسەکان ئەمریکای شمالی شاریان دروست نەکردگە، کۆچەرین لەگەڵ تەبیعەتە ئەژین و بە سپی پێسەکان ڕام ناکرێن، نەدەستەمۆ ئەکرێن، نە بە قەوڵ خۆیان سیڤیلایز دەکرێن، نەئەتوانن بە کۆیلەیی بیانگرن، بۆیە شکستە خۆن. لە 5 ساڵ 10 ساڵی ئەوەڵا شکستە خۆن، بیر لەوە ئەکەنەوە خەڵکی خۆیان بەنێرن، خەڵکی خۆیشیان کە ئەڕواتە ئەوێ خەڵکی خۆیشان ناوێ بە کۆیلە، نابێ جۆری تەعاملی لەگەڵاکەن لە چنگیان دەرچێت، چون ئەمریکا سەرزەمینێکی گەورەیە، هندیە سوورەکانی شوانە ئەوێ، ئەمان ئەتوانن بڕۆن لای هندیە سوورەکان، ناڕۆنە ژێرە بارە فەرمانە پادشای بریتانیا و مەلەکەی بریتانیا. بۆیە تۆ ئەوێنی بەرەبەرە لەوێ هەوسارەکە شلەکەن. نوعی ئیستعماری بریتانیا فەرقە کاتەکە ئیستعمارێکا کە ئیسپانیاییکە. ئەم تەجروبە و ئەزمموی ئەمریکا تێتە سەرزەمینی ئێمە، ئەو جۆرە کە بە سوور پێسەکانیان کرد بە ئێمەشی ئەەکەن، بەم تەفاوتە کە تەمەدونە ئێمە لە تەمەدون و سوور پێسەکان عەزیمترە. خەڵکەکەی ئێمە لە سوور پێسەکان هەم شەڕکەرترە، هەم ساحبی غورورێکی تاریخیە، لە خۆبایبوونێکی مێژوویە،
حەزارەت و تەمەدون لە ئێمەوە دەسی پێکردگە ئەمە ناتوانن ئەو کارەکە لەوێ کردیان لەگرا بیکەن بەرە ورد لەسەر زەمینە ئێمام کاراکەن ئۆکەی لەوێ بە پادشا ئەگیریان لە ئەسپانیا لە ئەمریکای لاتین لای ئێمە بە حیج ناگیرێ مردمەکە لە دەستگاهی یاریە دەستگاه حکوومەتی یاری بە حیج ناگیرێ ئەمە سەراغازە تەوتەئەیە گەورەس ئەشێ بێ بۆ ئەم مردمە دین دروستکەی شێخ دروستکەی ڕئیس عەشیرەت دروستکەی ناوی بنی سیستمی مولوک و تەوایفی ئەمە فرە مهمە کە ئێوە پێی بوون فرە مهمە تەمامە شیوخ دەستکردە دەسە بریتانیاوە نظامە جودۆ کریستیانەتین تەمامە ڕئیس عەشیرەتەکانیش ئەوانەی ئەمارەتیان هەست ئەوانەی ئەمارەتیان هەست و لێودا عنوان و تایتڵەگرن و سەمسام و سەڵتەنە و نازانم کێ پاشا و ئەمانە گشتی ئەوان دروستیەکەن بۆ لەبەرەوەی بتوانن ئینسانە کوردی پێ کۆنتڕۆڵکەن و بەرەبەرە نابودیکەن جەهانەکە لە یەک بپاشن نابودیکەن و سیستمی بەسەرەوە بنێن ئەم هەجمە لە 100 ساڵی ڕابردووە سیستەماتیکتر کردیا بە دانانە کۆرپۆریشنەکان بناوە دەوڵەت تەکنۆلۆژی هاتە یارمەتیان ئەم مقدمە کە تکراری بوو من دیسانەوە وتم لەبەرەوەی مێشکە ئێوە تەکان بخوا تا بفەهمن زەرورەتی ڕاپەڕین چۆنە بۆ دەورانە ئیرمان هەست بۆ دەورانە تفاقمان هەست ڕاپەڕین ئەبێ ئەمری سیاسی کوردی بخولقێنێ کە من پێژم مەتنە ئینقلابی کە لە داڕشتنە مەسەڵەن کەلەمەی مەفهومە جیهانە کوردی ئێمە هاوردمانەوە ئینسانە کوردی ئێمە هاوردمانەوە ئێستا بیسن خەڵکێژی جەهانە کوردی ئینسانە کوردی جەهانە ئێرانیەمە ساختەی دەسە ئێمەس لە تێفکرینەوە تێ لەم سەرزەمینە کوردەوارە زانایی بە شوێن زانا ئەگەڕیا زانا بە شوێن زانایی ئەگەڕیا یەکتریان دۆزیوە دایان لە یەکتری کۆبوونەوە ئەستە زاناکانە ئەم سەرزەمینە خەریکن کار ئەکەن تێئەفکرن لە خۆیان لە ڕابردوویان لەوەی کە بە بیری تێرنەوە ئێستا ڕوو ئەکەنە مردم یارانە کوردەوار پس دەستگاه حکوومەتیە کوردی دەستگاهی یاری بوو یاری دین نەبوو دەستگاه حکوومەتی بوو ستێمە سەرین لەکەی وە ئەکرێتە دین گشتی شکڵە یەکترین یاری شکڵە بەهایەتە بەهایەت شکڵە یاریە یاری وەسە شێعەگەری شێعەگەری وەسە یاری عەجیب و غەریب لە یەک ئەچن دەستگاه دەروێشیە نەقشبەندی وە قادریش وەنە یاریش وەسە ئەوان ئەم دینەکە گشتی یەکێکە وەکو ئەم مەکاتبە سەلەفی و سەدەفی و مەخرەجی و چوزانم مەکاتبە مختلفە ئیسلامی جەدیدێک کە دروست کریانن گشتی وەنە یەک فقط ئەمانە چی ئەکەن کۆنتڕۆڵە جەمعیەتەکەن تەوەجۆ بکەن با من ئەمەشتان بۆ جێبخەم تێبگەین منزورمان چییە بزانن ئەمانە کە لە دنیای غەربا بیریان کردووەتەوە دەسەڵات بێڵنەوە بەسەرە خەڵک ئێژن دەسەڵات چۆن کۆنتڕۆڵ ئەکرێ دەسەڵات مەسەلەن ئێمەژین دموکراسی ئەمریکا فرە خاسە ئێرەکەی دموکراسیە هەدەفمان چیە لەم قسە هەدەفمان ئەوەسە و کەڵە بلیمە تێ بۆمان دانیشی و قسەکە و کارل پۆپەر تێ و قاچە خاتە سەر قاچ قسەمان بۆکە و بەرتراند ڕەسڵ تێ قاچە خاتە سەر قاچ قسەمان بۆکە و چۆن و دیکتاتۆریەتەوە ماگرا واسە و دیکتاتۆریەتەکەمە چه فەرقێگەکە یەک قسەکەن ئێژن لە کۆمەڵگای ئەمریکا نهاد ومؤسسات مردمی موجودة بعدرو خصوصي برايفت كوربريشن موجودة برايفت اورجانيزيشن موجودة يعني هنا خلقة برايفت اورجانيزيشن لبرامبرة زور حاكمية اويسي بو چون قدرت بانترين لذتي دنيا دا صلاة بۆیە من دوێکەوتم کاورایە کوردوتی قەسەمە ئەدەم تووبی ئیلاهی دەروێشی وەشەن یا پادشاهی قەسەمە ئەدەم تووبی ئیلاهی دەروێش و خۆشە یا پادشایی دەسەڵات
دەسەڵات خۆشترین لەزەتی دنیاە و تۆ هەموو لەزەتەکان لە دەسەڵات ئەوێنی حتا لەزەتت جنسی دەسەڵاتە چون لەزەتە جنسی ئەگەر بە ئۆرگاسمە جنسی وایە ئینسان لە خەریکبوونە لەگەڵ خۆیان بەم ئۆرگاسمە ئەگەی یعنی ئەوەی کە لە عەرەبی پێژن ئستمناع دەی بۆ ئینسان لە ئستمناع بە لەزەتە جنسی ناگات سوالەمە چون تۆ لە کاتە فعل جنسی تەکە تەرەفە مقابڵە پارتنەرە خۆتە یەکێک ئەو یەکی دامینەیت ئەکا ئەو یەکیش ئەم دامنەیت ئەکا هەرتکیان فکرەکەن یەکتریان دامنەیت کردووە داگیر کردووە تەوەجۆکەی بۆیە وەختی ئەگاتە ئۆرگازم لەزەتە جنسی وەختی ئەگاتە ئۆرگازم ئەوێت و ئشمئزاز لە یەکتری حەز ناکەن یەکتری جگەونەوە قنەکەنی یەکتری وەکو کولە پەنجنی دۆمینەس برادرانە خەڵکە کوردەوارە داگیرکراو لایەن عێراق و باشە زانن مەبەستم چییە لە کولە پەنج ئەوێنی لەزەتت جنسی تەواو ئەوێ تەوەجۆکەن پس ئەمە دەسەڵات گەورەترین لەزەتی دنیاست بۆ بەشەر مەسەڵەن تۆ ژنی زەریف ناوێنی هات دەرزی مەمکیە خاتە دەرەوە لچی سیلیکۆنیەکە و مەمکی سیلیکۆنی قوتەکە ئەوە دەسەڵاتە چون پیا و سرنجی پێدا سرنجە ئەدا پێژن ئای کەچەرە بە ئینگلیسی مەمکەکانی ئای کەچەرە باعث ئەوێ لە ناوی 500 دانە ژنە 200 چاوی پیاک بە شوێنم ژنابی بۆ مەمکی قوتی بۆ درزی مەمکی ئەمە دەسەڵات بە ئەو ژنە ئەدات بۆیە ژن قینیان تێ پیر بوون بۆیە لە پیری ئەترسن چون دەسەڵاتیان نامێنێت ژنانێک کە لە دەسەڵات بیر ناکەنەوە مەسەڵەن مناڵ جوزە دەسەڵاتە دایکە نەباوک ژن ماوەیەک تەحمولەکە ئەڕواتە ناوی بنەماڵەیەک ماوەیە قسەی خەزوران تەحمولەکە قسەی شووەکەی تەحمولەکە هەر ئەزێت مناڵی ئەوێ 3 و 4 کوڕیاون دیکتە ژن لە هەموو تەرفەندێک کەڵ گوەرەگرێ ژن اتفاقن باوک لەوانەیە مناڵەکانی خۆشگەرەکە بێت بۆ خاتری خۆیان بەڵام دایک مناڵێکی خۆشگەرەکە کە زیاتر وا لە خزمەتیە بابزانی هەر بەڕاحەتی ئەو مناڵەی دەسەڵاتی دایکە خاتە خەتەر و دایک پانێ بەمریا وەکو ئاوی خواردن کەمتر خۆشیگەرەکە نسبەت بەوانی تر بۆیە ڕاحەت لەگەڵ یا دەرەکەوێ ڕاحەت ژیانی ئەشێوێت بووکەکەی نەهێڵێ کوڕەکەی لە مشتیاوێ بووکەکەی بە تەلاقدانەدا ئەوانەی قەدیم کە دەسەڵاتیان ئەناسی یا ژنێک کە دەسەڵات ئەناسێ مناڵ جوزە دەسەڵاتێسی برا جوزە دەسەڵاتێسی باوک جوزە دەسەڵاتێسی گشتیان تێرێتە ناو مشتە خۆی ئەوسا ژن بوو لە منتەقەی خۆمانە فرە ئینسان و چ ژنێ خوێن شیرینێکە ئەڕووی تەماڵەکەی محەبەتی پێتە کردو بە قوربانت بم و لە دەورت گەڕێم و مەسەڵەن ئەهاتە ماڵت و هەدیە بۆ هاوردی تو عید میلاد لەبیر ئەو ژنانەی کە عید میلادی تویان وا لە بیرات دەسەڵات ئەناسن ئەو ژنانەی وا ڕووخۆشن لە ناوی خەڵکە هەموو کەسێک بە خۆیانەوە ئەگرن ئەوە دەسەڵات ئەناسێ ئەوە بەڕاحەتی ئەتوانێت دەست بووە پیاوێکی چاک هەڵبژێرێ بۆ کچەکەی تێرێتە ژێر دەسەخۆی ئەو پیاویشە تێرێتە ژێر دەسەخۆی دەسەڵات لەزەت بەخشترین لەزەتی دنیاست ببورن ئەڵبەتە من چوومە سەر و حەوزە چوونەم حەوزە زۆر بەرینە ئێمە مەسەڵەن کۆمەڵناسی کوردیمان نییە لە کاتێکا کۆمەڵناسی تۆ حیچ وەختێ ناتوانانی بە کۆنت کۆمەڵناسی کوردی بکەی بە دوورکایم کۆمەڵناسی کوردی بکەین من نەمدیوە لەم سەرزەمینە کەسێ بێت وەختی باسە کۆمەلگای ئێمە کابێژێت دەسەڵات چ شکلیە لە کۆمەلگای ئێمە بۆیە تۆ کە شتێ فۆمونیزمە ئەحمەق ئەوێنی ئەسەن ژن حەدیان نانێت تۆ فۆمونیزم ناوێنی بێت و دەنەفەر ناوێت تۆ دەنەفەر شتێ ئۆغدەی حقوق بگیر لەم لاو لەولاو و نەفۆمونیست حەوزەی دەسەڵات ناناسن پس تۆ ئەوێنیت دەسەڵات گەورەترین لەزەتە وە غەرب تێ ئێژی چی؟ ئێژی بابەجان ئەوەی کە هەرچی دەسەڵاتە لە دەستی سەدام حسێن بێ زۆر خراپە
ئەو دیکتاتۆریەتە فرەخراوە ئەجی خازە ئەبێ مؤسسات بێ مؤسسات مردمی بێ مؤسسات پرایڤەت بێ درۆ ئەکا چون مؤسساتەکە چێتە ژێرە دەسەکێ ڕاکەفلەر وا لە دەسەکێ وا لە ڕۆشچایلد وا لە دەسەکێ وا لە دەسە ئەمانەی کە ئێوە ئەیان ناسن درۆ ئەکا ڕۆشچایلد لە سەدام حوسێن سەگ بابترە سەدام حوسێن بەزنێ تۆزە پیاک بوو درۆ ئەکام دنیای غەربە کە تۆ ئەمڕۆ ئەیوێنی ئەو مؤسساتی کەیژتینی مردم نیەن هەنی ئەدەی گەردەن کڵۆفتن هەنی بنەماڵەن فاملی درۆ ئەکا مەهارە قودرەتەکە مەهارە قودرەت وا لەکوێ هەمویان قودرەتن کۆرپۆرەیشنە هەمویان قودرەتن کامە مەهارە قودرەت ئەوەی ئمڕۆ نایاڵێت تۆ نەفەس کێشی دەوڵەتە ئێرانیە نە عەلی خامنەی کارمەندە دەوڵەتە ئێرانیە عەلی خامنەی غەڵەت ئەکا لە کورسیەکەی بێتە خوارەوە تا دارکاری کەن بێجا ئەکا عەلی خامنەی خۆخۆی نەچووکە ساوێ بردیگیانە ساوێ ناتوانێت بێتە خوارە بەم ڕاحەتیە سیستەمە شێوێت تۆ حاڵیتە ئەوانەی نانەخۆن و دەسەڵاتیان وا لە دەسا ئینحیساراتیان وا لە دەسا ئەشێوێت انحسارە پوڵ و انحسارە تجارەت و انحسارە هەر چیشتەوا لە دەستیانە ئەشێوێ عەلی خامنەی غەڵەتە کاتێتە خوارەوە کاورای قۆڵە تێهاڵدریاک چەکاراس عەلی خامنەی مەقامی معەزەمی ڕەحمەتی مەقامی معەزەمی ڕەحمەتی حەیچێ نییە براکەم ئەمە تۆ ئیشە تای بناسیت بۆ دایان لە سەدام حوسێن نادەن لە دەوڵەتە ئێران لەبەرەوەی سەدام حوسێن ملهۆڕ بوو لە دەسەی ئەمان نەبوو هاتە دەرەوە لە دەسەیان دایندی مارگارە تەرچر بە وازەحی ئێژێت ئیتر ئەم ملهۆڕی سەدام حوسێنە قبوڵ ناکرێ هاتووەتە دەر لە ژێرە دەسیان پس ئێمە زانیمان دەسەڵات بانترین لەزەتە دەسەڵات هەموو شتێ پوڵ دەسەڵاتە تۆ حەزی پێەکەی یەکێک لە کەرەستەکانی دەسەڵاتە زەریفی دەسەڵاتە کەنیشتێک کە زەریفە دەسەڵاتی هەست بۆیە ئەڕوا پەیژی فەیسبووکی دانێ پەیژی ئینستاگرامی دانێ ئاواکە و ئەوێژە شەڵ پلای بکە و لایک و ئەوژی شەڵ پلایک و دەسەڵاتی هەست تۆ فکرەکەی کەنیش قینی لێتێ 5,000 نەخۆشی جنسی PM پێدا ناوەڵە حەزی پێەکە ئەو بەڕاستی و زۆرم بۆ هاتووە ڕۆژە 2000 نامم بۆ ئەو یانە من فرە زەریفم یانێ فرەخان بابات من با کالاکەم ڕەونەقی هەست بازار مەزا بە کوردیان و خوا بازار ڕەبا خوا بازاری داگە دەسماڵەکەی فڕێدا وەکو کارتۆنەکەی تاموجێری هەزاک پشی لە مێنگەکە دەسماڵەکەی فڕێدا ئەم وەکو فیشەک لە ژێرەوە دەسماڵەکە ئەگرێتەوە ئەمە دەسەڵاتە دەسەڵات تەوەجۆکەن ئەی پیاک بۆ ڕواتە حەوزەیەکی تر پیاکیش پێشون دەسەڵاتە ئاگەڕێ دەسەڵاتە ماڵی دەسەڵاتە پوڵی دەسەڵاتە سیاسی ئەمانە گشتیان ختمە کەلام ئاخرین حەوزەی دەسەڵاتە و قودرەتە سیاسیە بۆیە کوردها بە شوێنە گرتنە دەوڵەتەکەی خۆیەوە جەهانە کوردی بێرێتەوە تا بە باڵاترین لەزەتەکان بگات دەسەڵاتدار وێ لەم دریا سەرەکی لە ناو سەرا نابوێت نە ئاوا داوێتیان بەسەریا خار و خەفیفیان کردوێت فەقیر تۆ وەختی فەقیری بێدەسەڵاتی تۆ وەختی ئێدامەکەن بێدەسەڵاتی تۆ وەختی مناڵەکەت لێ ئەسێنن بێدەسەڵاتی تۆ وەختی ناتوانی کارە ئایەندەت خۆت هەڵی بژێری بێدەسەڵاتی تۆ وەختێ مالکیەتت بەسەر هیچێکەوە نییە بێدەسەڵاتی بێدەسەڵاتت ئەکەن تۆ وەختی باوکی مناڵەکانە نێنە تەحتی ئەمری تۆە بێدەسەڵات بووی تۆ وەختی دایکی مناڵەکانە نێنە تەحتە ئەمرت توە بێدەسەڵاتی تۆ وەختی ژنی شوەکەت نێ لە اختیارتە بێدەسەڵاتی
تۆ وەختێ پیاوی ژنەکەت نێ لە تحت اختیار تا بێدەسەڵاتی حەزی پێ ناکەی دنیاکەت کەسیفە قینە لێتێ بۆیە تۆ تماشاکەی لە ئەمریکای لاتینە لە خۆت پرسیار کە بۆ دیاردەی سەکس لە ئەمریکای لاتینە ئەوەنە مهمە ڕستوران سەکسی بۆ دروستەکەن چانال فۆر بریتانیا دێکۆمنتریەکی دروست کردو بوو حەیران بوو لەم میزانە تەبلیغە کە بۆ سەکسەکرێ لە ئەمریکای لاتین خروجیەکەی ئەمەسە مردم وەختی هەست بە بێدەسەڵاتی ئەکەن ئەو نەجانی هەرسینی وەکو کێچ ئەپەڕن لە یەکتری لەبەرەوەی ئەو عوقدە و ئەو حقارەتە وا لە وجودیانە جۆرێ تەخلیەیکەن کە بێدەسەڵات کریاگەن کەنیشکێ ئەم بێدەسەڵاتی و بێپوریە لەوەی کە ئەتوانێت 50 دانە پیا بخاتە سەری کار بیانواتە دەرەوە یەکێ کۆفی بۆ بسێنێ یەکێ نانی بۆ بسێنێ یەکێ ڕووسەری بۆ بسێنێ ئەوێنێتەوە پیاوەکەش وا لە توو لە ڕۆژە حکوومەت ئەی هاڕێت و هیچێکی نییە و ڕۆژێ سەد تەجاوزی پێکرێ وزاتی نیە دەنگ بکاتۆ دەسەڵاتی خۆی لە ڕەوابتە نامەشروع جنسی تەکی دایان ژنە ئەبینێتەوە ئیستا لە خۆتان پرسیارکەن بۆچی لە منزەری فۆمۆنیزمی جەهانی و لە منزەری قوانینە غەربی و لە منزەری ئەمانە چواردانە ژن خواستن بۆ پیاوێ مەمنوعە بۆ مەمنوعە دەیخۆ لەم دنیای غەربە نایژن پیاوێ بۆی نییە پیاوێ بۆی نییە لەگەڵ چوار ژن نە دەژنا بخەوێ و هەر دەکەشی دووگیان کە نایژن ئێستا من ئەگەر ئەخلاقم نەوێت ئەگەر بنەماڵم نەوێت ئەتوانم دەڕەفێق کەنیشکم بوێ هەر شەو لە کلاپێکە لەگەڵ یەکێک جووت بووم یەکی ئاوزکەم نا غەیری قانونیە نە کەسێ ئەم گرێ نە کەسێ ئەتوانێ بماو تفم تێ بکاو بێژێ بەڕاستی تو کەسیفی و تو خێڕیت و ێژم ناوڵا خۆ خێڕیت ئەی تۆ نایژی ئازادیە و فۆمۆنیزمە و ئەی تۆ ناژی لە شی خۆم هەنە خۆمە و لە شی خۆم هەنی خۆمە و بە مالکێتی کەسی دەرنایرم غەڵەتە کرد بۆ قینیان تێ پیاوێ چوار ژن بخوازێ بۆ من پێتان ناڵێ ناڵن ناژن پیاگێ 100 سەکس نەکا ناژن پیاگێ 100 ژن ئاوس نەکا ئێژن پیاوێ چوار ژن نەخوازێ بە سوورەتە ڕەسمی ئەوەی کە جامعە ڕەسمیەتی پێئەدا و ئەم چوار ژنە لە کنار یەکتریا بن سەبەبی هەست دانەیە نێر ئەتوانێت چوار ژن ئاوسکە ئەم چوار ژنە کە ئاوس ئەوەن مناڵی یەک نێریان هەست بەڵام ژنێ ناتوانێ بڕاتەکی چوار پیاوە بخەفێ چون یەک دانەسکی وا پێوە یەک ڕەهەمی وا پێوە ژنێ گەرەکی وێ لەگەڵ یەک پیاگا بخەفێ ئێشێ لە 16 ساڵەگیا بخەفێ تا 10 مناڵی بوێت لە 40 ساڵەگیا بەڵام پیاگێک لە ئانە واحدا ئەتوانێت چوار مناڵ دروستکە لە 1 ساڵە لە 2 ساڵە بێتۆ 8 لە 3 بێتۆ لە 4 بێتۆ 16 لە ساڵی 5 20 مناڵی هەزم پیاگە لە ساڵی 5 20 مناڵی هەست 20 مناڵ لەشکرێکە ئەو چوارژنیشە قودرەتیان هەست 20 سەربازیان وا لە دەسا خۆیشیان 5 نیروی کارن بە میلیاردر بە 5 ساڵ کارەون بە میلیاردر ئەبن بە قودرەت کەس ناتوانێ بیان خات بیان شکێنێت ئێستا لەم بریتانیا ئەو کێ پوڵدارە هەندی و پاکستانیەکان بۆ پوڵدارن لەبەرەوەی پاکستانی 2 ژنی هەست 3 ژنی هەست 15 مناڵی هەست تۆ ئەوێنی کاورا یەک ڕاسە مەحەلەی سندگە گشتی کارەکا بۆ یەکتری کەنجکەکەی بگەسەوە وەکیل کوڕەکەی بگەسە فڵان بیزنسی باوکە ئەوە نەڕێوە بیزنسە فامیلی ئەوە نەڕێوە فامیلی ئەمە حەوزەی دەسەڵاتە تۆیش ئەمە بفەهمی چوار ژنە قانونی خواستن قێزەونە تف 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 چەخراوە بەڵام 10 دانە سێکسکردن لە شەوێکە کە تۆ سەرخۆشی و 10 نەفەریش ئاوسکە کەس یەخە پێ ناگرێ کەس ناگرێ حەج جنی حەملە پێ ناکە حەج فۆمۆنیزمێکی نادروست حەملە پێ ناکە ئەوەسە کارکردە چوار ژن ئەوەسە تۆ ئەتوانی لە ڕووی ئیجتیماعی و بەحسی بکە ئەم قسە من ئیستەکردم 1 نەفەر بۆتانی ناکە پس ئەو پیاگە ئەڕوا چوار ژن ئەخوازێ
25 مناڵ دروست ئەکا ئەو چوارژنەوە ئەو پیاگە کە ئەو 5 قدرەتێکن فەڵک نایشکێنێت و حکوومەت ئەمەی نەگەرەک قدرەتی وای نەگەرەک دەسەڵاتی وای نەگەرەک لذا ئەوەڵین کارێک هەیە ئێژێت تۆ ژنێژی تۆ حەق نییە یەک پیاو بۆ خوات یەک پیاو بۆ خوات تێ ئەو ژنە تاقەر عمر یەک پیاویش بۆ خۆی نییە دوو مناڵیش نازێت ئەمەسە کە حوزەی پابلیک فەلسۆفی فرە مهمە ئێمە بزانین ئەمانە بۆتن چیان گەرەکە و چی تەحتی ناوی بەختەوەری ئینسانەکان بە ئینسانەکان ئەفرۆشنەوە پس ئێمە ئیستە گشتمان زانیمان بانتەرین لەزەت دەسەڵاتە تۆ ئێژی پارتی پوڵ ئەدزێ پوڵی بۆ ئەدزێ پارتی پارە بۆ ئەدزێ لەبەرەوەی پارە دەسەڵاتە بە دەسەڵات و لەزەتە هەز تەواوی لەزەتەکانی دنیای دەست یەکێ لە کەرەستەکانی دەسەڵاتە پارتی تۆی بێ دەسەڵات کردگە تۆ کە زۆری تۆ حیش دەسەڵاتێکە نییە حیش نییە یەکێتی وای پێت کردگە حیش نییە دەوڵەتە ئێرانی وای کردگە بە مەردمەکەی بابا مەردمە ئەسفەهان لە مەردمە کرماشان بەوبەخترن ئەسفەهانی ئێستا خەریکە خوا ئەفرۆشێ فاحشەگیەکە مەوادی مخەدەر ئەفرۆشێت لە برسا ئەکو ڕووزێتەوە لە ناوی قەورسانەکانە ئەخەفێ ئەی جیگرتگە بەوبەخت بە تەوەهوم ئەمەی کە تۆ فارسی خەریکە خوای ئەدڕێ وەلێ هاڕیاگە وەلێ دەسەڵاتی نییە وەلێ زەردا پڵۆسیاگە بڕۆ تماشای ئەقڵیان بکە نابود بووگن گشتی پێی خۆشە هەڕاکات ئەوەی ئەگاتە ئەگرا خۆی کاتە مەسیحی خۆی کاتە یەهودی خۆی کاتە گەی خۆی کاتە لەزبیان حاجێکی نەماگە کاورە تۆ فکرەکەی ئەمانەوانە ئێرانە ناویان پەلەنگە فرە خۆشبەختن دابڕۆن تماشای ژنانە بکەن خۆیانیان کردگەسەوە پەلەنگ تەواوە دەم و چاویان سیلیکۆنەوە بخاتریوی چواردانە تەبلیغە پەیجەکان بگرن پس خۆشبەخت نییە ئەو ئینسانە داپڵۆسیاگە بێ دەسەڵات کریاگە ئێمەی کوردیان وا پێ کرد تەواوی ئەوانە کوردن تەواوی ئەوانە کوردە ئەم کوردەوارانە کە وایان پێاتکەوە سیستەمە نابوودیانی کردگە سیستەمە وای پێمان کردگە کورە مازندەران ناوی محافزەیە بە کاورای وا لە ناوی مازندەرانە ئێژێ مازەنی و زوانەکەیشیان ئێژێ زەبانە مازەنی کاورا وا لە ڕەشتاپێ ئێژێ گیلەکی و زوانەکەیشیان ئێژێ گیلەکی ئێوە حاڵی بوون چیان کردگە بەم مەردنی ئێمە دکتۆر کەریمی سەنجابی کوڕە قاسم خانە سەردار ناسر وەزیرە دەوڵەتە مۆسەدەق وەزیرە ئومورە خارجەیە دەوڵەتە بازرگان ڕەهبەرە جبهەیە ملی خاتراتێکی باس کردگە لە سەرەتای نەوارەکەوە ئێژێت من کە مردم ئەمانە بڵاوەکەنەوە من تیکەیەکی لێ ئەدەم کارم هەست بەمان لەبەرەوەی پرسیارە گەورەی واتیا تا ئێوە بفەحمن ئەم کۆرپۆریشنە ئێرانی و عێراقی و تورکی و سووریانە چۆن دروست کرد تا بفەحمن جەهانە کوردیان چۆن کوشت تا بفەحمن ئێمە چۆن بێدەسەڵات کریاگین نزمە کۆرپۆریشنیان بەسەرمان و دانیاگە کابرا تێژت دیموکراسی ئەوەسە موئەسسات دروستکەی دە ئیستە بنیادە مستەزعفان بێتە بنیادە ئاریا مەهر بانکە ئەنسار بێتە و بانکە پەری خوشکلە ساحێوەکەیشی بێتە مچەی هجری و من و تۆ چ ڕەبتێکی هەست وە کاورای سلێمانەیی چ ڕەبتێکی هەست چه اتفاقێک حەمە ڕەزای ڕەحیمی وەستاندارە کورسان بوو بە من و تۆ چه ڕەبتێکی بوو
دکتۆر کەریم سەنجابی ڕەهبەرە جبهەی ملی بوو بە من و تۆ چ ڕەبتێکی بوو کاورە؟ سەڵتەنەی حکوومەتە فلانە کەس بوو بە من و تۆ چ ڕەبتێکی بوو؟ چ ڕەبتێکی بوو؟ تا ئیستە شەڕکەین و خۆ بەینە کوشت بێژین مچەی هجی وەڵا بڕادانیشە لە ئەحمەدی نیژاد ژیرترە. وەڵا ئابەی موحتەدی بەڕاستی لە ڕەوحانی باسەوادترە. دای کازمی باسەواد بوو یا سەدام حوسێن، دای نووری مالکی باسەواد بوو یا سەدام حوسێن، کورە کامیان پێکەوتەکتر بوو؟ دای خۆ لەذا تۆ ئێشێ بزان ئەوەی ڕاپەڕین ئەیکا دەرهاوردنە حەقیقەتە، ئیدەی سیاسی سەرۆکاری تەکی حەقیقەتە هەست. هەڵسوکەوت سیاسی سەرۆکاری تەکی دەسەڵاتە هەست. ئێمە تا ئیدەی سیاسیمان نەخولقێنین، تا ئەمە نەکەین بە ئەمر سیاسی، تا نەیکەن بە پۆلتیکاڵ ئۆردەر، ناتوانین دەوڵەتە کوردیەکەمان و دەستگا کوردیەکەمان بێرینەوە. خەڵکە کوردستان ئەوان نەتان کە فکرەکە باسەوادە تێ ئەگا من چێژم. لەذا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ خەریکە حەقیقەت ئەخولقێنێ و مشتومڕتەکە حەقیقەتە ئەکا تا جەهانە کوردیەکە بێرێتۆ، تا تۆ جەهانە کوردیەکە بناسی، تا تۆ لە ناوی ئەم جەهانە کوردیەکە هەڵسوکەوتە کوردی بکەی و بووی تۆ یارە ئەم کوردەوارە. تەوەجۆتان کرد؟ دکتۆر کەریم سەنجابی تاریخی بەحسەکە من پێم خۆشە ئەزانم فارسی قسەکە من ئەیکەمەوە بە کوردی لە گزارشەکە، بەڵام بۆ سەنەدیەتە تاریخی گوێ بدەن لە قسەکانە دکتۆر کەریمە سەنجابی. کەریمە سەنجابی ساڵ 1374 مرد. کوڕە قاسم خان ڕئیسە ئێڵە سەنجابی بوو، قاسم خانە سەردار ناسر. بۆ خاتری سەنەدیەت بوون قسەکان مەجبورم لێ بم. ئەزانم فرێک لێوە لەوانەیە فارسی نەزانین، بەڵام دەبێت گوێی لێ بگرن لەبەرەوەی تاریخە ئێوەس، لەبەرەوەی ئەمەسە بە ئێوە ئێژی چی بە ئێوە کریاگە، ئەمەسە پێتان ئێژێ ئێوە کێن و ئەمەی کە بە ئێوە ئێژنی، ئەم شتەی کە بە ئێوە معڕەفی ئەکەن. ئەم جەهانە ئێرانی و تورکی و عێراقی جەهانە کەسیف، جەهانە ماتریکسە کە من لە شۆڕشەکانە جەهەنەما وتم. مصاحبه با آقای دکتر کریم سنجابی در روز شنبه 23 مهر 1362 برابر با 15 اکتبر 1983 در شهر چیکو، ایالت کالیفرنیا. مصاحبه کننده ضیاء صدقی. آقای دکتر سنجابی، در بد و امر میخواهم از شما خواهش کنم که لطفاً به تفسیر سوابق خانوادگی، تحصیلات و چگونگی آغاز فعالیت‌های سیاسی و اجتماعی خودتون رو برای ما شرح بدهید. خیلی تشکر میکنم. امیدوارم حال من اجازه بده و بتوانم به طور کافی به مطالبی که مورد نظر شماست جواب بدهم و یک نتیجه مفید و مطلوبی از این مصاحبه به دست بیاریم. همونطوری که قبل از این صحبت ها خدمتتون گفتم، راجع به این مصاحبه فقط خواهش و تقاضای من این است تا زمانی که
من حیات دارم این مصاحبه انتشار پیدا نکنه. دکتۆر کەریمە سەنجابی لەگرا ئێژێ من هەر لە ئەوڵەوە بە ئێوە وتم و لەگەڵ ئێوە قەرارم دانا وە گرێبەستم بوو کە من تا زمانێک کە زێنەگەم ئەم مصاحبەی لەگەڵی منە ئەیکەن منتەشری نەکەن و ئینتشاری نەدەن مەگەر ئەوەی کە بە خۆم بێژن و خۆ موافقەت کەم دەنا حتا من زێنەگەم ناتوانن ئەمە بڵاوە پێ بکەن. مهمە، قسەکانی مهمە. مگر اینکه اگر یه وقتی لازم بود و من حیات داشتم با مشاوره خود من باشه. این یه نکته ای هست که بین ما توافق روی مطلب حاصل است. بله 100%. حالا سوالی که شما کردید یکی راجع به سوابق خانوادگی من هست، یکی راجع به سوابق تحصیلات خود من. راجع به خانواده من به طوری که میدانید من کرد هستم و از ایل سنجابی هستم که یکی از ایلات کرد ساکن کرمانشاه است و اگر لازم بدانید و بخواهید من اول میتوانم اطلاعاتی هر قدر شما بخواهید و به هر اندازه مبسوط که لازم بدانید راجع به ایل سنجابی برای شما صحبت بکنم. از اونجایی که ما یه همچین اطلاعاتی به طور تفصیل در هیچ جا منتشر شده نداریم من خیلی ممنون خواهم شد که اگه شما لطف وتی من دکتۆر کەریمە سەنجابیم کوردم لە ئێڵە سەنجاویم کە لە کرماشانەدا ئەنیشن ئەگەر گەرەکتان بێت سەبارەت بە بنەماڵەم بزانن تا بۆتان قسە بکەم. کابرا پرسیاری لێکا ئێژێ بۆ خاتری ئەوەی کە لە هیچ کوێ مەبسووت بەربڵاو نووسراوە سەبارەت بە ئیلە ئێڵە سەنجاویەت کات بێکەم بە وردی لەسەر ئێڵە سەنجاوی بۆمان بدوێ. بزان ئێڵە سەنجاوی یەکێک لە مهمترین ئێڵەکانە مەعاسرە. ئەو ئێژێت ئیستا ئەم ئێڵە هیچ باسێکی نییە، هیچ تاریخێکی نییە، بە ئێمە بێژە ئێڵە سەنجاوی کێس. ئەمە بۆ من مهمە، زانی بۆ من مهمە. من لە نەزەریە سیاسیەکەی خۆمانە لەم ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بە ئێوەم وت لە زەرفە 300 ساڵە ڕابردووە دەستگاهە کلیسە و کنیسا دەستی کرد بە دروستکردنی دین، ئاین، مەزهەب، تەریقەت، شێخ، سەرانە ئێڵ و عەشایر، پاشا، سەڵتەنەکان و دانانە دەوڵەت. مشخصەن وتم ئەم تاریخە دروزنانەی سەفەوی و عوسمانی و گەشت یەک مشتڕەهاتە تا ئەگاتە کوێ، تا ئەگاتە 250 ساڵە پێش. تۆ لەگرا تەلایە ئەم داستانە لە زەمانە فەتعەلیشای قاجار بە یەک داستان ئەوێنیت. کتاوێک هەست بە ناوی نەقشەی جوغرافیای شارەکانە ئێران لە کاتە قاجاڕیە. کتێوەکە هەیە لە ئارشیڤی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ هەیە. شارە هەمەدان، ئەسفەهان، تەورێز، ئەردەبیل، کرماشان کلۆلێنێکی ئەرتەشی ڕووسیە کێشاگێزی. پێت ئێژێ بافتە جەمعیەتیان چەندێکە، شکڵ شارەکان چۆنە وەچی بووگەن. تۆ لەگرا لەگەڵ پەدیدەیە نەوزهورە تورک ڕوبەڕوویت. تورک نە تەعدادی هەست، نە قودرەتی هەست، نە لەم سەرزەمینە مەوجود بووکە، خەریکی ئەبینی لە تەوتەئەیەک کە ئەمانە کۆچەریەکانە شمالە داغستان و تورکستان و ئەمانەنە بەرەو خوار ئەیانهێنێت لەگەڵ ئەرتەشە تەزاریات تێن لەگەڵ ئەم دەستگاهە کلیسە و کلیسای بریتانیا و تەزار و ڕووسیە و ئەمانە تێن کە بنیادە دەوڵەت دابنێن. لەگرات و سەرەتای نەحلەهایەک ئەبیسی لە دروستکردنە شاهانە قاجاڕیە. من ئێستا تەواوە تەناقوزەکان دەرتێرم بۆ ئێوە لەم قسانەکەی کات دەری تێنم بە شەرتێک کە ئێوە ئەم دیبەیتانە بە وردی گوێ لێ بگرن، چون زۆر مهمە ئەمانە ئێوە بیزانن. پێتان ئێژێ سەراغاز ئەم داستانە لەکوێتێ، تورک لەکوێ هاتگە.
پێتان ئێژێ ئەمانە کێن پێتان ئێژێ پس بە تەحملەوە فارسی قساکە من هەرزگایەکە مهم بێ ئەیگرم ئەیکەمەوە بە گۆرانی فرمایید و این رو به تفصیل توضیح بدید. بله، این سنجابی محل سکونت ییلاقی یا به اصطلاح سردسیریشون در دشت معروف به ماهی دشت که یێڵاخی ئێڵە سنجاوی وا لە دەشتە مای دەشتە لە بنارە شاهۆ لە شارە ڕوانسەر حتا شابات ئەمە یێڵاقە ئێڵە سنجاویە. در لغت اصلا ماد دشت بوده است، ماهی دشت کرمانشاه است که از 4 فرسخی کرمانشاه تقریبا 4 فرسخی غرب کرمانشاه شروع میشه تا 10-12 فرسخی غرب. این یک بعدشه و یک بعد دیگر از دامنه کوه شاهو که روانسر باشه تا ماهیدشت، تا به اصطلاح کاروانسرای ماهیدشت و تا نزدیک شاهآباد و تا پشت شاهآباد ادامه داره. این محل ییلاقی ایل سنجاوی است که الان در حدود 160 پارچه آبادی ده در اونجا قرار داره. محل گرمسیری و قشلاقی این ایل در زمانهای پیش در خارج از مرز ایران و در مرز ایران نزدیکی های قصر و ئەمما قشلاخیان جاران لە خارج لە ئێران بوو لە قەسر شیرینەوە دەست پێ ئەکات تا شارەبان شیرین و نزدیکی های همین نفتخانه و محل نفت قصر شیرین از اونجا شروع می شده و تا حدود قزلرباط و شهربان که الان جزء عراق هستن ادامه پیدا می کرده. پس قشلاخە ئێڵە سنجاوی بۆ کوێ؟ قزلڕوبات و شەهرەبان کە ئێستا عێراقن. ئەمە قشلاخە ئێڵە سنجاوی بووگە. در سال 1914 قبل از شروع جنگ‌های بین الملل اول یک هیئت از طرف دولت انگلیس و از طرف دولت روس به صورت میانجی برای تعیین مرز بین ایران و عثمانی، دولت عثمانی اون زمان آمدند با نمایندگان ایران و نمایندگان عثمانی که مرز غرب ایران را که مورد اختلاف بین دو دولت بود معین بکنند. بزانن ئێژێ لە ساڵی 1914 بەر لە جەنگی جیهانیە ئەوەڵ هەیئەتێک لە دەوڵەتە رووسیە هەیئەتێک لە دەوڵەتە بریتانیا هاتن لەگەڵ ئەوەی بۆ خاتەیەوەی لە فیمابینە دەوڵەتە ئێران و دەوڵەتە عوسمانیا سنوور مشەخەسکەن چون اختلافاتە سنووریان بوو. لە بیرشت نەچێ وتی قەشلاخی عێڵی سنجاوی لە شارەبان و قزلڕوبات بوو. باشە ئێستا دوودانە دەوڵەت منسجم و قدرتمند عثمانی و ئێران موجودن کە موجود نیان. بریتانیا و رووسیە گەرە کەسی سنووریان بۆ مشەخەسکە میانجیگەری ئەکەم. کێ بەرە ئێڵە سەنجاوی گرتگە بڕواتە قزلڕوبات هیچ کەس. کێ بەڵی گرکە بڕواتە شارەبان هیچ کەس. دێم اختلافە مەرزیە لەسەر چییە؟ معلوم نییە.
تۆ سەیری چتای ساختگی و دەستکرد بکەن کە تاریخە ساختگی حاضر تێتە دەرەوە. ئەگەر کەریمە سەنجابی نەوایە و ئەم فایلیانە لە کەریمە سەنجابی نەگرتایە ئتلاعاتە ئێمە دەرمەوردە ئێڵە سنجاوی هیچ تۆڕەهاتە نووسریاگە مەشتێ تێ هەڵدریاک بوو کە نەمانەزانی باسی چیەکە لە خۆی تاریخیانە ساخت و کتیان دروزە کرد و ئیستا تێتە سەر ئەمە کەریمە سەنجاوی ئتلاعاتی مهمێکەدا ئتلاعاتێکی مهمەدا. و در اون موقع به حدود قصر شیرین که رسیدند پدر بزرگ من که حاکم قصر شیرین و سرحددار بود در اونجا عثمانی ها فوق العاده فشار آورده بودند و انگلیس هم با نظر عثمانی ها موافقت داشت که قسمتی از غرب ایران را که جلگه هست و تقریبا وصل به جلگه عراق است که معروف به جلگه ذهاب باشه، این را هم در مرز عثمانی قرار بدهند. اسم پدر بزرگ شما چی بود آقای شیر محمد خان سمسام الممالک. شیر محمد سمسام الممالک. باوا گەورەکەت ناوی چی بوو؟ شیر محەممەد خان سەمسام المەمالک. ئەمە لەو ڕئیس عەشیرەتانەنەوە من ئێژم دروستیان کردن. سەمسام المەمالک ئاسفەکان پاشاکانە سلێمانی و هەولێر و شارەزور و هەڵەبجە ئەمانە دەستکردن. ئەمانە دەستکردە 250 ساڵە ئەخیرن دروست ئەکرێن بەرە گەورانەکەن پوڵیان پێدەن ئیمکاناتیان پێدەن تەوایفیان لە دەرۆکۆەکەنەوە. و سنجابی ها در اونجا مقاومت فوق العاده سخت کردند و ایستادگی کردند. بالاخره مرز به همین حدودی که الان معین است معلوم شد، ولی اون مراتع قشلاقی خارج از نفتخانه را که در حدود قزلرباط و شهربان ادامه داره و تا نزدیکی های مثلا بغداد هم حتی میره. خب تا نزدیکی های بغداد بوده. منطقەی قشلاخی ئێڵە سەنجاوی تا نزیکی بەغا بووگە. ئیستا لە 1940 ئەمانە مەقاومەتەکەن لە بەرامبەر دەوڵەتە عوسمانی فشاری هاورگەوەمانە ئەیکەن ئەم سەرحەداتی ئێمڕۆ سەرحەدات دانێن وەلێ ئێڵە سەنجاوی تا کوێ بووگە؟ تا بەغا. تا بەغا ئاڵفجەڕێ ئێڵە سەنجاوی بووگە خۆی ژێتی. ئەمە دکتۆر کەریمە سەنجاوی ژێتی من نایژمی ساڵە 1362 لە ئیاڵەتە کالیفۆرنیای ئەمریکا. بۆ ئەوانەی وا فکرەکەن عێراق لە ئاسمانگۆ داکەوێ خوار و لە ئەو خواڵی ناگریت و چون ئەم کوردەوارە لە دەریای عەمانە تا دەریای ڕەش. یەک ئاڵفجەڕە ئێڵێک لای بەغاوگە لە ڕوانسەر و تا لای بەغا لە ژێری دەستیانەوە. این را جز خاک عثمانی اون زمان شناختم، ولی یک پروتکل ضمیمه این قرارداد مرزی شد که نمایندگان دولت انگلیس و دولت روس هم امضا کردند و نمایندگان ایران و عثمانی که به موجب اون دولت عثمانی شناخت که این نقاط از لحاظ مرتع ملک سنجابی هاست، متعلق به سنجابی هاست و سنجابی ها بدون پرداخت مالیاتی به دولت عثمانی هر ساله برای محل قشلاقی و تألیف احشامشون به اینجا آمدند و دولت عثمانی هم تعهد کرد که این حق اینها را نگه بداره. منظور این است که
محل تألیف احشام و محل قشلاق ایل سنجابی در این حدود از خاک عثمانی که فعلا عراق است قرار داشته است و معمولا اونجا میرن. اما سنجابی ها که یک ایل کرد هستند، اینا در واقع از یک ایل جوان است، یک ایل جدید است. سەنجاویەکان کە ئێڵێکی کوردن ئێڵێکی جوانە، گەنجە، جەدیدە، تازە تەئسیسە، ئێڵێکی تازە دروست کراوە. تەوەجۆ بکەن تاریخە ئێڵە سەنجاویە کاتە چەندێ 150 ساڵ 150 ساڵ تاریخە ئێڵە سەنجاویە چۆن دروست بووگە لە 12 تیرە دروست بووگە. سە باسیەکە تیرەکان لەکوێتین؟ در تواریخ قدیم ما اسمی از ایل سنجابی نتوانستیم زیاد پیدا کنیم. اونطور که خود ما اطلاع داریم حد اکثر این ایلی که فعلا در ناحیه کرمانشاه هست از اوائل دوره قاجاریه وجود داشته است. ئەم ئێڵە لەکەیەوە هەست لە ئەوائل دەورەی قاجاریە، مشەخەسەن دەورانە فەتعەلیشا. یعنی ئەمانە هەمزەمان بە یەکۆپەیان ئەوێت، قاجاریە و دەوڵەت و سەمسام المەمالک و ئێڵە جەدید و داستانهایە ئاوە یەهۆ پەیدایان ئەوێت. و در بعضی از لشکرکشی های دولتی ایران هم سوارهای سنجابی شرکت کردند. مثلا در جنگی که دولت ایران برای تصرف هرات کرد از ایل سنجابی یک عده‌ای در اردوی دولتی که اون موقع در جنگ هرات بودن وجود داشته است. حتی افسانه‌ای در میان مردم سنجابی هست که میگویند اون سوارهای سنجابی با رؤساشان که در این اردو قرار داشتند، رؤسای اینها لباسهایی داشتند که بعض آسترها یا یخه اینها از پوست سنجاب بوده و به همین تەوەجۆ بکەنم قسامێکایژێ ئەفسانەیەک مەوجودە. ئێڵە سەنجاوی لە لەشکەرکشیەکانە دەوڵەتە قاجاریە بووگە لە کاتە حملە بە هەراتە بووگەن. ئەفسانەیەک لەگرا هەست، ئەویش ئەوەسە کە سەرانە ئێڵ و لەشکریانێک کە ڕۆشتوونەتە ناوە ئەو لەشکەرە یەخەوە ئاسینی لباسەکانیان بە پێسی سمۆرە دروستکریاگە، سەنجاب ئەوێتۆ سەنجاب. بۆیە بەمانە ئێژن سەنجابی. تماشاکەم ئێڵە دروست بووگە تا ئەو وەختە ناوی نەوگە. ئیستا تۆ بۆ ناوت سەنجابیە بۆ خاتری ئەوەی کە لە لەشکەرکەشیە هەراتە خەڵک بانگیەکردن سەنجابی چون پێسە سەنجاب. ئەمە بۆ ئێوە پێکەنیندار نییە کە ئێڵە سەنجابی ئەمڕۆ مەوجودە کاورە نازانێ بنەخۆی لەکوێ هاتکە چۆن 12 تیرە لە نقاتە مختلف یەکتریان گرتەوە بوون یەک ئێڵ کێ ئەم کارەی پێیان کرد ئێوە نازانن ئەمە. بەڵام ئەچن یەخەی دیاکۆ ئەگرن کە چۆن چووگە بۆ مستەراو ئێمە مادین خۆ ناپرسن ئەمانە کێ دروستیانەکە، چۆن دروستیانەکە، چۆن ئەم تاریخە جەعلیە دروست ئەوێت، کێ ئەمانە هەماهەنگەکە، ئەم 12 تیرە کێیان چەسپێنێتە قەی یەکترۆ. ئێوە بۆ ناوتان سەنجابیە. وەڵا ئەوە چوونە لەشکەرکەشیەکەی هەرات و یەخەکەمان و ئاسینەکەمان و پێسە سمۆرەی پێوە بوو پیانوتین سەنجابی. بدامڕێ مناسبت اینها را سنجابی خطاب می کردند و این اسم برای اونها باقی مونده است. سنجابی ها از 3 ناحیه مختلف آمدن. چون گفتم ایل جوانی هستند، اینها از 12 تیره مرکبند. چندین تیره اینها سەنجاویەکان لە 3 ناوچەی جیاوازەوە هاتکن، 12 تیرن، پێتانەموت تازە دروست کراون. ئیسە باسییانەکە لەکوێتین؟ على تحقیق
از ناحیه فارس کوچانده شدند. لەکوێ کوچاندە شدن؟ لە ناحیەی فارس. کوێ؟ شیراز. کەی؟ 150 ساڵە پێش. 150 ساڵە پێش لە ناوچەی شیراز ئەمانیانە کۆچداگە. کوچاندە شدن. کێ کۆچیدان؟ تحتە ناو چی کۆچیدان؟ بۆ کۆچیدان؟ ئیسە قسەکە. در دوره صفویه با اجبار و اکراه یا از روی رضا و رغبت برای اینکه این مرز را در این مرز ساکن باشم، یا در دوره صفویه ئەمانیانە کۆچ داگە لە شیرازۆ بە ئیجبار و ئیکراه بۆ خاترەوەی سنووردانیان بۆ اینها بکەن. را کوچاندند و ئەمە لەو تئۆریە مەسخەرانەسەوا سەرزەمینە کوردەوار گەرە کێسی بکاتە جەولانگاهە ئیمپراتوریەتە شیعەیە سەفەوی و ئەژێ لە هەر کوێیەکە دانەیە کوردماگەسۆ هەنووز وەکو خوراسان ئێژێمە کۆچ دریاگن لەبەرەوەی سنوورداری بکەن. ئاغایانە ئەم ساڵە دکتۆر کەریمە سەنجابی سەفەویە هات ئێوەی هاوردە قەسرە شیرین و ڕوانسەر و دەشتە مایدەشت لە بەرامبەر عوسمانیە بوێسن دەی لە دەشتە مایدەشتا کێ زندگیە کرد؟ کورد زندگیە کرد یا یعجوج و مەعجوج زندگیانە کرد؟ کێ زندگیە کرد؟ چۆن تۆ لە شیرازۆ کوردی تۆ کۆچ ئەدا معمولەن کوردەکان بەرەو جێگەی ئەوەن کە کورد نییەن. چۆن لە شیرازۆ تۆ کوردی کۆچ ئەدات ئەتهێرێت بۆ کرماشانە کورد؟ ما ئێوە نایژن شیراز فارسە، ما ئێوە نایژن قەومە فارس مەوجودە. ئیستا سەفەویە چۆن هات کە ئێوەی کۆچداگە بردگنیە ئەوێ لەوێ داتانیەی ناگە کە ئێوە مەرزداری بکەن لە بەرامبەر ئیمپراتۆریە. سەیرە ئەم چاخانە ئەم گەورە بابەجان ئەواسە تۆ تاریخت خراو ئەکەن خۆت نافەهمی کە تۆ کێی. چۆن یەخ بۆ شاهۆ ئەوە کاورا ئەچێ کورد لە شیراز و تێرە بۆ کوردستانمە تۆ نایژی ئەمە کوردستانەوە قەومی ئیتنیکیۆ و وەسە دەوانچەیەکی سەر و خوار و وەسە تەور و دەمە تەور و ڕۆژ ئاواز و ڕۆژ هەڵاتە و دە ئەم ڕۆژ ئاوا و ڕۆژ هەڵاتە ئەمە تۆ پێژی سنوورە ئیتنیکی قەومی ئیسە دەرەکەوێ کاشف و عەمەڵتێ کورە شیراز کوردستان وگە ئەگرا تورکستان وگە وانییە وایژی ئیتر خەریکە وایژی مێژوو دۆستان و مێژوو خۆنان و حەز بە مێژوو کەران و کوڕەکانە دیاکۆ ئەوانەی کە تەرەفدارە کۆچ تاریخی کوردەکان و سەرحەدات ئەپارێزێ کوردەکان جوابیان چییە ئیستە؟ شیراز کوردستان بووگە؟ کرماشان فارسستان بووگە؟ چۆنە ئەمە؟ ئێستا ئەدامەدا بردن اونجا و اون تیره هایی که از فارس آمدن بیشتر تیره های رؤسای سنجابی و به اصطلاح خانه های سنجابی هستند. یعنی خانواده ما علی تحقیق جزء کوچانده شده ها و مهاجرین از ناحیه فارس هستند. شما شاید در تواریخ قدیم ایران هم خوانده باشید که طوایفی از کرد در دوره‌های بعد از اسلام در ناحیه فارس بودن، در ناحیه ئیستا خونجان دیوە ئەم کەریمە سەنجابیە کە ئەژدادی دروست کریاگەن عێڵ دروستکەن ئەم کەریمە سەنجابیە حەجمەیە ناسیۆنالیستی جوولەکەی ئانووسی کریاگە سەناوت زەهنی ئیسا گەرەکێ بی خونجنێ ئێجێ تەوائفی ئەز کوردها دەرشیراز بودەن دێ ئەمە تۆ ئێژیتی دووبارە کارە ئەوەڵیەکەت نەغزەکات و ئای کەریمە سەنجابی ئەمە بە تۆ ئێژێ فارسستان بووگە چواردانە تایفەی کوردیشی تیاوگە دێ ئەگرا کوردستان و گۆ کوردە غەیورە شەروالپان و شەڕکەر و سەڵەحشۆر و ئەسپەم و بیار کە فەردا وەختی جەنگێ بیبی جوون مەردە جەنگی عاشقێت و پۆت و فەنگێ بیبی جوون لەگرا مەوجود بووگە ئیتر تۆی بۆ کۆچاندگە تۆ مەرزداری بکەی تۆ ئێژی چەند تایفەی کوردی تیاوگە
شیڕاز چەند تایفۆ و دوای ئیسلام چووگنە سەر ئەوێ وەکو شوبانکارەکان دێ ئەمە تۆیژیتی فارس بووگە ئەم کوردەوارە ئەم کوردستانە ئیتنیکی قەومیە مشەخەسەن وستانە کرماشان پڕوگە لە دەمە قۆپان لە پێ کورد ئەیتر خۆی یەخ بۆ شاهۆ ناوە تۆی بۆ کۆچان دگە بێرێتی قەسم سوعالانە ناکەوت و کەریمە سەنجابیش نەماگە بڕێن یەخەی بگرین ئەمە هەرە و تاریخەسە وا مشتێ تاریخ نویس و توڕەهاتگو بەناوە و پسپڕانە گەور و کورد و کەڵکەڵە بینیمێتەکانە کورد و ئوستاد ڕەشید یاسمی و ئوستاد معینیە کرماشانی و ئوستاد عەلی محەممەد ئەفغان و ئوستاد تێ هەڵدریاگ سەمسەم المەمالک و ئەعتماد الدەولە و نازانم کێکێ پاشا و تێ هەڵدریاگ پاشا و عوسمان پاشا و ئەم تێ هەڵدریاگانە بگرۆ تاریخە ئێمە ئەمانە پس سوالەکەتان گرت کاورا ئێستا ئەی خونجنێ ئەژێ وڵات تەوایفێ لە کورد لە ئوستانی فارسا بووگن لە تەواریخیش نووسیاگە دە خۆتۆ وتە سەفەویە ئێمەی کۆچاندەگە چون ئەم تئۆری کۆچە سەفەویە ئەو جار کوردەکانە خوراسان وا سەوزەواریان هەسوو قۆچانیان هەسوو شیروانیان هەسوو ئەمانە ئەوە کۆچەری لە ورمێ بریاگن کانیماڵە تۆحیدی کتاو بۆ نووسێ تێ هەڵدریاگە کوورش بازەکەی کوردە خوراسان وا نیشانە ئەفتخار لە نێچیرە تێ هەڵدریاگەگرێت ئێژێ ئێمە کۆچیانداگی شەعباسە سەفەوی ئێمەی بردگە لە بەرامبەر ئوزبەکان دامان برێ دەی تۆ ئەوە لە شەڕکەروی بۆ تێ هەڵدانە عەباس شەعباسە نەکرد دەی تۆ تێت هەڵدریاگە و نابود بووگی کۆچیان دیاگە لە بەرامبەر کیا دفاع بکەی دەی تۆ تێ هەڵدریاگی شکستە خواردگە شکست خواردگە چۆن ئەتوانێ مەرزداری بکە ئەرتەشە شەعباس ئەگەر ئەوە نەقەویە با خۆی نەخۆی بپاراستایە ئیتر تۆی تێ هەڵدریاگ بوو ئەوا دەخاتە خوراسان ئەمە هەمان تئۆریە هەمان تئۆری جێبەجێ ئەکا بۆتان تا حیزبی دموکراتم ڕۆ بێبێژێ وڵات کرماشان با بڕێ بکەینەوە کورد ئەوانە کوردی پلاسیکین با بڕێن بیان کەینەوە کورد فاسۆمی فێریان کەین تا قاسم و بێتۆ ڕەهبەریان تا قازی محەمەد بێتۆ ڕەهبەریان تەوەجۆتان کرد ئاستانەکە چۆن شێویاگە چۆن ئەشێوێت ئەمە خەریکە ئەو ئەخونجنێ ئیمپراتوریەتە سەفەویە کە مەوجود نییە شێعەیە کە مەوجود نییە لە لای ئێمە خەریکە بۆتانی ئەخونجنێ ئیستە تۆ ئەزانی شیعە جەدید و تەسیسە کورە هوشەنگە ئەمیر ئەحمەدی خۆ لە بەرنامەکەی شەهرامە هومایون وتیان ئەگەر ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئێوە دائیمەن حەزبە غەریبە ئەکەن بڕۆن گوێ بگرن هوشەنگ ئەمیر ئەحمەدی ژێمە تا 150 ساڵە پیش ئەسەن تاریخ نەداشتی تا 100 ساڵە پیش ئەسڵەن تەخت جەمشید نەمیشناختیم کوورش نەمیدانستیم کیە هەست خۆ موجودە شبانکاره بودند و حتی حکومت‌هایی هم داشتند از بعضی جهات دیالمه را هم تا حدی که در ناحیه فارس قدرت و قوت داشتند یک عده از کردها تابع اینا بودند بنابراین بعید نیست که مردمی از کرد در اون نواحی وجود داشته باشه اینها از ناحیه کردستان کوچانده شدند اینا از ناحیه کردستان کوچانده شدن به شیراز دەی بردگنیانە شیراز لە بەرامبەر کیا ئیستە مەرزداری بکەن بابە گیان ئەمە هەر جۆرێ سەرەکەی ئەگەن قنی دەرەچێ چون حەجکەنیە لە مەملەکەتە سوعالکە دکتۆر کەریمی سەنجابیە و گەورەمانە و خواهەڕی ناگرێت و دەی چی بێژین و دەی ئوستاد ڕەشید یاسەمیە تێ هەڵدریاگە و دەی عەلی محەممەدە ئەفغانە و دەی ئەم پسپۆڕە و گەورەسوو لە فەڕەنسا دەرسی خوێندگە و کورە بابا تێ هەڵدریاگ ئەمانە بۆ ئێوە دروست کریاگەن تۆ حاڵی تە قازی محەممەد دروست کریاگە ئەمانە بۆ ئێوە حاڵ کاورا ئێژێ کوردیان کۆچداگە شیراز دەی ئەم دەحفە بۆ کۆچیانداگە لە بەرامبەرە کێ کۆچ دریاگەن بۆچی کۆچ دریاگەن دە ئیسلام ئێژێ لە کاتە دەیالەمە دەیلەمیان تەوائف کورد لە خزمەتە دەیلەمەیان بووگن لە فارسا
ئیستا تۆ ئەزانی فارس ناوی منتەقەز، ناوی عەشیرەت نییە، ناوی زۆم نییە، ناوی زوان نییە. کورە ئەم زوانەی دیشە تێ هەڵدریاگە بە دەستکاریکردن و تەلفیقکردنم متونت دزیاگە ئەمڕۆژی کریاگە دەری. کورە کاورای ئەفغانی ئەمڕۆ قسە ئەکاتێکی تارانیە فەرقەکە پێژن فارسی، پێرشن، پێرشیە. چند تیره سنجابی هم که اسامیشون با کلمه لو خاتمه پیدا میکنه، اسم تیره هاشون، اینها از ناحیه لرستان کوچانده شدن. خیلی ببخشید، لو نیست، من اشتباه کردم، وند، با کلمه وند. چەند تیرە لە فارس و هاتکن، چەند تیرە لە ڕۆسانوتن کە کەلەمەی وەندیان واوەقەوە، وەکو جەلیلوەن، وەکو سرخاوەن. ئێستا باسییانەکە. و اینها عبارتن از تیره هایی به نام جلیلوند، سیمینوند، سرخاوند که الان در سنجابی هستند و اینها تیره هایی هستند که از ناحیه لرستان کوچانده شدند و لهجه و تکلمشون. دکتر کەریمە سەنجاوی چۆنە ئیستا سیمینەوەن و جەلیلەوەن و ئەمانەی کە کوچاندە شدە ئەند کەوتکنە ناوە عێڵە سەنجاوی تۆ کوردن، بەڵام چوارلەنگ کورد نییە، لڕسان و وەڕماوا کورد نییە، بەیرانوەن کورد نییە. ئەمانە چۆن بوونەوە کورد؟ ئیستا ئێوە ئەزانن هەدەفمەند چۆن کار ئەکەن، ئەمانە چیان کردگە؟ هم به لهجه لوری و لکی بیشتر شباهت داره. یک چند تیره سنجابی هم از حدود عراق و از حدود ئەگەر لوڕی لەهجەز لەکی لەهجەز لەهجەی کامە زوانە؟ کوردی فاسۆمی چۆن کوردی موکریانی؟ ئەوێ تۆ دایکە کوردی گشتی لەهجەی کوردی موکریانیە؟ چۆن ئێمە زوانێکمان هەست بە ناوە کوردی، بعد کاورا لەکی قسەکە، کاورا لوڕی قسەکە، مازەنی قسەکە، گیلەکی قسەکە، جافی قسەکە، بادینی قسەکە، بعد ئێمە زوانیە کوردیمان هەست. کوردی کەوتی زوانە فاسۆمی زوانە کوردیە؟ فاسۆم وتی کاورای جوولەکەی ئاڵمانی وتی فاسۆم زوانە کوردیە؟ ئەوجا لەکی لەهجەی کوردیە؟ هۆ ئابرفازم مەمەنی هێندە مامژ مەسەری ئۆسفۆڵتە، ئەوە لەهجەی موکریانیە؟ وەو عەبولفەرزە ئەدەم لێ خوێنە ڕژێن مەسەر ئەمە ئاسفاڵتە. آخر بابەیان خب شهر زور عراق و اونجا آمدند. خب ئێڵە سەنجاوی لە 12 تیرە دروست بووگەن. تیرەهایەک لە شیراز و هاتکن، تیرەهایە لە لڕسان و هاتکن، تیرەهایەک لە شارە زورۆ هاتکن. ئایستە باسی یەک ئێڵی تر ئەکا بە ناوی سەنجاوی لە ورمێ کە ئیژە هیچ تاریخی بەحسیان ناکە. من فقط لە یەک کتێوا چاوم پێکۆت کە باوکو دایکیشم پێیان وتکم قەوممان هەست لە ورمێ. توجهتان کرد؟ و اینها در این ناحیه ماهدشت سکونت اختیار کردند که اون وقت ملک مردم شهری بوده است و قسمت عمده ماهدشت جلگه سرسبز مرتع بوده و به علت این که سنجابی ها هم حشمدار و گوسفنددار بودند و این مرتع در تابستان فوق العاده
این ناحیه ماهدشت سبز و چمندار و علفدار بوده، در حاشیه این سکونت پیدا می‌کردند و در کوههای اطراف اینجا سکونت پیدا می‌کردند تا اینکه کم کم توانستند که خودشون بعضی از املاک اونجا را بخرند. اونطور که در اطلاعات ما هست، بنیانگذار سنجابی، ایل سنجابی به صورت ایل جدا و مستقلی، جد بزرگ ما شخصی بوده است به نام حسن خان. این حسن خان که تقریبا می شود گفت معاصر با فتح علی شاه بوده است، تقریبا معاصر با اوایل قاجاریه بوده، مردی بوده فوق العاده کافی و زرنگ و لایق. پس حەسەن خان باوایان کە عێڵە سەنجاوی دروست ئەکا هاوکاتە تەکە فەتح عەلی شای قاجارڕە. تەوەجۆکەن ئایستە ئیسەن و کاتە مهمێک باسەکە کە منایان دەمە یەکتریۆ بۆتان و توانست املاک فوق العاده زیادی در اون نواحی کم کم به تدریج به دست بیاره. اون پسر لایقی هم داشته است به نام محمد رحیم خان. حسن خان و پسرش محمد رحیم خان تقریبا در حدود 40-50 پارچه آبادی بزرگ در همون ناحیه ماهدشت به تدریج خریداری میکنند و به دست میاره و این پایگاه ملکی و ثروتی این خانواده میشه. بنده بعداً خودم مطابق تحقیقاتی که کردم دریافتم که در ناحیه شمال کردستان در حدود شمال مهاباد و در خاک عراق در اوایل قاجاریه یک طایفه به نام سنجابی در همون حدود بین رضاییه و خاک عثمانی اون موقع وجود داشته. بنده در تاریخی از تاریخ قاجاریه که به وسیله یکی از شاهزادگان قاجار نوشته شده خوندم که در ایران هم چاپ شده، مرحوم عباس اقبال آشتیانی چاپ کرده است. در اونجا حکایت میکند و مورخ که رئیس قشون ایران یک طایفه‌ای بودن، یک عده‌ای بودن که گردنکشی میکردن، اینها را شکست میده و تعقیب میکنه و اونها متواری میشوند و به ایل سنجابی نه اون بر رضاییه در خاک عثمانی پناه میبرند. بنابراین نشون میده که در اون موقع یک طوایفی به نام سنجابی، یک مردمی به نام سنجابی در اونجا بودند. ولی من هرچی کوشش کردم در این اواخر که ببینم آیا از اونها اشخاصی هستند، اینا نتوانستم پی ببرم که هستند یا نه. ولی از خانواده خودم شنیده بودم که در اون حدود ما بستگانی داریم. بەڵێ ئایستە لەگرا عێڵە سەنجاویەک لە منتەقەی ورمێ ونەوێ معلوم نییە وا لەکوێ، بەڵام ئەم لە تاریخێکا خوێندگی سیوە کە ڕئیسە قوشونە قاجاریەی زەمانە فەتح عەلی شا عیدەیە کە گەردەنکەشیان کردگە بۆیان دوایەوەی شکستی خواردگە پەنایان برگە بە عێڵە سەنجاوی لە منتەقەی ورمیە لە شمالە مەهابادا. دایک و باوکیشم پێیان وتکم قەوممان هەست لەوێ، وەلێ ئێستا عێڵە سەنجاوی لەوێ نەماگە. کاوراش ئاوێزانە خشتەکە دیاعەکۆ بووگە وەڵی ناکە چەسپیاگە وەچی وە خشتەکەکەی کوورش هەخامەنشیوە. در اشعار نظامی گنجوی هم مخصوصا در اسکندرنامه نظامی گنجوی هم
بنده یک شعری خوندم که در اون شعر، چون نظامی مادرش کرد بوده، محققاً نظامی مادرش کرد بوده، در اونجا که نظامی از تبار خودش صحبت میکنه کلمه سنجابی رو به کار میبره. آیا واقعا در اون موقع یک همچه طایفه‌ای بودن نبودن درست بر من معلوم نیست. اون چه که محقق است همین بود که اول گفتم، یعنی این تیره هایی که از ناحیه فارس، از ناحیه لرستان و از ناحیه عراق شهر زور آمدن و در ناحیه ماهیدشت سکونت اختیار کردند. این تیره ها به علت این که مذهبشون تقریبا یک مذهب بوده است، یعنی اینها اهل حق به اصطلاح خودشون یا اونطوری که معمول است علی اللهی میگویند، مذهب اینها علی اللهی است یا اهل حق است. نکتەیەکی فرە مهمی تاریخی دکتۆر کەریمە سەنجابی لەگرا بەحسەکە. ئەژێ تیرەکان کە لە شیراز هاتن، لە لوڕسان هاتن، لە شارە زور هاتن، یەک ئشتراکیان بوو. ئەمانە ئەحل حەق بوون. ئاگاتان لێ بوو وتی عەلی اللهی و ئەحل حەق نەیوت یارسانی. نەیوت. وتم کەلەمەی یارسان جەدیدەن لە کەڵام دەریان هاوردگەوە، هەر کە دەری هاورد ئافرین دروست دەسی بۆ برد. دوای ئەوەی کە حکوومەتی یاری قەلب ئەکەن، دەستکاری ئەکەن، ئەمانە بە ناوی عەلی اللهی ئەناسێنن. داستانی هەز ئەمە. پس ئیستە ئێڵە سەنجاوی گشتیان یارستانین. ولی جالبه هەر لەگرا لە قسمەتێکی ترا بەحسەکە کە خانەوادەی من شێعە بوون و فرە متعەسب شێعە بوون. دەگرا یەک نقطەی کوێرە تاریخیتان بۆ دەرەکەفێ. شێعە مەوجودیەتی لە سەرزەمینە کوردەوارە نەبووگە تا 200 ساڵە پێش، 150 ساڵە پێش مەوجودیەتی نەبووگە. هەمزەمان تەکە دروستکردنە تەکێ سەیبراکە، تەکە دروستکردنە محمد علی بابا شیعە دروست ئەکرێ، پەمپ ئەدرێ و تێتە دەرەوە بەرەو ئەم سەرزەمینە کوردەوارە. لە مەجامعێ وەکو نەجەف و لە جبالێ وەکو جبالە لوبنان و متونی بۆ دروست ئەکەن و کەسانێک کە یاریە حکوومەتە یاریە کوردی بووگەن. ئێژن ئەمە دینە و ئەیان گۆڕن ماهیەتیان تیرە و تەوائف و قەبایلە دروستەکەن، هەروە کە نەقشبەندیە دروستەکەن، قادریە دروستەکەن، ئەمانە دروستەکەن. لەگرا شیعەی زوهور پەیاکە. داستانی هەست ئەمە داستانی هەست. خب ئێستا تەوزیحی دا کە ئەمانە یارسانین، عەلی اللهین، ئەحل حەقن، نەیوت یارستان. یارستان ئەم کەلەمە متەئەخرەسە لەسەریان نریاگەوە، هەر کە داینیا فرە عاقڵانە داینیا. درباره کلمه علی اللهی هم به مناسبتی باید توضیح بدم که در واقع اینها علی را خدا نمیدانند، بلکه معتقد به ظهورات مختلف و متدرج خدا هستند و ظهور اکمل او را در شخص علی میدونند، ولی ظهور منحصر به فردش نیست. ظهورهای دیگر، ظهورهای خفی یا جلی دیگری هم حضرت حق به اصطلاح علی اللهی ها داشته است که حتی بعد از زمان حضرت علی هم کسان دیگری صاحب این ظهورات میدونستن، از جمله شخصی به نام سلطان ساق یا شاید اونطوری که میگویند در عهد امیر تیمور بوده. یکی از ظهورات امین حق میدونم. ولی شما از ظهورات جلوه و بله مظهر حق. توجه بکەن جلوە و مەزهەر هەردکی هین تەشەیعە. ظهور
تماشاکە ئالەگرا یاری ئەکەن الدین لەوان ئەوێت و زهور لە شیعە ئەوێت و جلوە و مەزهرە حەق شیعەیش معتەقدە کە عەلی مەزهرە حەق و جلوەی حەقە تەوەجۆتان کرد؟ باشه و بنابراین اینا این اعتقاد رو دارن و خودشون را مسلمان میدونن با قرآن معتقدن به امام ها معتقدن به قرآن معتقدن به امام ها معتقدن توجه بکن كرة تسيري أما الغمك أما بحثيك البته اون ارادت خاص را به حضرت علی دارن که این را جلوه واقعی خود خدا میدونن تقریبا کم و بیش نظیر اون که عیسوی‌ها درباره مسیح میگویند. به هر حال سنجابی ها که همه اینها علی اللهی بودن اهل حق بودن و در اون زمان مشخصا دوباره اشاره کرد سنجابی ها همه اهل حق بودند همه علی اللهی بودند نود دانێکیان شیعە بووگە پیشوای بزرگی از صوفیه اهل حق در همین ناحیه کرمانشاه ظهور میکنه به نام سید براکه. لەو کاتە کە گەرەیکیانە سەروبەندە تەشکیلە عێڵە سەنجاوی بدەن لە پڕێکە لە ناوە دەستگاهت تەسەوفا دانەیە سۆفیە گەورە زهور ئەکا بەناوەکێ سەیبراکە تەکیەی حەیدەری و تەواوە عێڵە سەنجاوی ئەوێتۆ پەیڕەوە سەیبراکە تەوەجۆ بکەن بەمەها لە گراسە کە عێڵە سەنجاوی قودرەت ئەگرێ تەشکیل ئەوێوە قودرەت ئەگرێ دوای زهورە ئاغایە سەیبراکە و طبق قسەی ئەم والیە کرماشان حکمە والیداریە سەرحەداتە قەسرە شیرین ئەدا بە باوا گەورەی ئەم که در گوران بوده در طایفه گوران بوده سید براکه و این سید براکه یک تأثیر آغاز شیعە سازیە سەرزەمینە کوردەوار لەم زەمەنەکلی دەخوا لە گرا شیعە سازی دەست پێیەکە بۆ خاترەوەی شیعە سازیەکە جلوەیە تەبیعی بەخۆی بگرێ و بێژن ئەمە وا بووگەوە شیعە بووگن حەمەعەلی بابیشتان بۆ زهور ئەدەن کە ئیدعای ئیمام زەمانی ئەکا کە گویا عدەیە ئاخون مخالفەت ئەکەن بەر عەلەیهی ئاخون شیعە معتەکفینە حەرەم نەجەف لە گراسە تۆ ئەوێنی لەم کوردەوارە ئێمە یەک مەلای شیعە مەوجود نییە تەواوە مەلاها و مەراجع تەقلید الشیعە متأخر یا ئەراکین یا سیستانین یا ببەخشن یا ئەراکین یا ئەسفەهانین یا تاڵەقانین معلوم نییە ئەمانە لەکوێ بووبن متأخریشن هین 200 ساڵە گوزەشتن ئەم نەواری ئەم تاریخی شەفاعی دکتۆر کەریمە سەنجابیە شاهکارێکە لە دەرهاوردنەوەی واقعیەت و حەقیقەت ئەم سەرزەمینە کوردەوارە 4 ساعەتە من دیبەیتەکەم نایکێشێ تاریکی هات من سعیەکەم کۆتایی کەمەوە ئەمە ئبتدائێک بوو و لێو دووە بە وردی ئەم 4 ساعەتە من دیبەیتی لەسەردانێم تا بزانن شیعە سەفەویە هاتگە شاع عەباسە گەردەن کەش هاتگە ئەم مەردمەوە لە شیراز بووگن جزء سیستەمە یاری بووگن جزء دین حکوومەتی یاری بووگن لە شیرازە ناگەهان ئەمانە ڕیشەی پیان ئەکەنەوە قیافەیان ئەگۆڕن و دینیان بۆ دروست ئەکەن لە گراسە تۆ تەسەوف تێتە دەر دەروێش تێتە دەر قەلەندەر تێتە دەر تەکشیە تێتە دەر زهورە چێهرەهای مختلف و ئەدیانە مختلف تێتە دەر تەریقەتە مختلف تێتە دەر ئەمەس لە گراسە دەستگاها حکوومەتە کوردی لە یەک ئەپاشێت تەمامە تاریخەکەی پاکەکەنەوە
تەمامە تاریخەکەی و جوغرافیاکەی دەستکاریەکەن سەرڕیزە هندیانە پارسیانە هەندی تێەکەن جوولەکەی پەدەرسوختە سەر دەرتێرێت بە متونە یەدیشیەوە و بە سیستەم و قدرەتە جەدیدێکەوە کە لە ئوروپا بەدەستیان هاوردگە و کوردەوارە ئێمە حەپەلوش ئەکرێت. فوق‌العاده‌ای داشته، مردم زیادی در پیرامون او جمع شدن، خانقاه او یک مرجعیت عظیمی پیدا میکنه. بیشتر مردم گوران، ایل گوران، طوایف گوران که اونا هم در 15,000 خانوار بیشتر هستند و بیشتر مردم سنجابی به این مذهب میگروند و پیرو سید براکه و خاندان اون میشه، شخصی که خیلی مؤثر در پیشرفت این طریقه و این مذهب در میان مردم کرد بوده. شخصی که بسیار مؤثر است در پیشرفت این طریقه و مذهب در میان مردم کرد. آسی براکس دین یاری تیره و حکومت یاری بپاشیدگی و لسر کولکی آسی براکه دا انره ای کجن یاری و دین یارستانی لی در تیرن. علی اللهی احل حق شیطان پرس لی در تیرن. کم کارکا تکیه حیدری آسی براکه. این یکی از وسایل پیوند دادن این مردم به همدیگر بوده. این یکی از وسایل پیوند دادن این مردم به همدیگر بوده. چی؟ پیرو آسی براکه بون. دی اگر امانه بون و پیرو آسی براکه و اما یک شکل دلائل گوری بو ای بو گشتیانو نوعیل گوران ای بو بو نوعیل سنجاوی چه کردنی عیل سنجاوی حسن خانی دانیا بملیانو که ام عیل سنجاوی و داستانی ها بقو چوگن لحیراتاو ولاو پیس سموره بقی بالاکانیان بوگه پیانوت کن سنجابی. توجه تان کرد عالم تاریخ سازی جعلیه لدستگاری دستگاه کنیسه و کلیسا لسر زمین ایمه به یک عده مالجوی فرصت طلب که لپریکا او نکریک یکی دیگر از وسایل پیوند دادن اینها همین محلهای سکونت ییلاقی و قشلاقی اینها بوده. سنجابی‌ها در ابتدا جزء ابواب جمع ایل بزرگ زنگنه بودند. ئێستا من نەمای قرتێنم داستانێکی تر ئێژێ لێو دووە بە وردی تێمە سەری چون تاریخ داهات. من یک وقتی تقریبا 700 سوار شخصی به صورت نوکر شخصی داشتن. دەورانە نۆکەری لەگرا دەست پێیەکە ساختارە ئینگلیسیە کە تێ نۆکەری شیواتە وا لە بیرتاناوتم شاعرێ لە جوان ڕۆبوو ئەیوت ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم ئەیوت بەگەکان نۆکەریان بوو تفەنگچیان بوو وەختی ئەوە تفەنگچی تەزویحێ باغایان پێدا خنجەرێکیان پێدا و تفەنگێ ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم ساحەوی تفەنگ و تەزویە و خەنجەرم خزمەتکار ئاغای سەروەرم باوەحیز هەڵسە بکەوە بەرم بە ڕەعیەتیان ئەوت لە گراسە کە ئەمانە سیستەمە خانخانی ڕەعیەتی وە نۆکەری تێرن کێ تێرێتی ئەو مەمالک بازەکان و دەولەکان و پاشاکانت دەستکردە نظامە کلیسە و کنیسا ئەوانە تێرنی ئەوانە دوای ئەوەی کە دەستگاه یاری ئەکوژن ئەیکەنە دین مناسبات جدید تێرن و دای ئەنێن تا ئەمەی کە ئەگاتە دەورانە ڕزاخان. عده دیگر از نیروی به اصطلاح مسلح ایل خود مردم ایل بود. ایل سنجابی که در اون موقع در حدود شاید خود مردم ایلش نیروی مسلحون مردم ایل چون دی نوکرون نه رعیتون نه دی تو نوکره لکی اگرد لخارج لعیل سنجاوی لعیل کانت راهاتن بنوکری بو ایوه ایبو لعیل خواه نه نکرد توجه بکن رتبه و مرتبه فرقکاها
لەگرا تۆ شوێن دەسە دروستکردن ئەمە اتفاقاتە ئەوێنی ئێژم ئێمە کۆمەڵناسی کوردیمان نییە نێسمان هفتش هزار خانوار بود و الان شاید 15-20,000 خانوار هست. در اون موقع در حدود حداقل 2000 مرد جنگی داشت، 2000 سوار جنگی داشت که 700 سوارش جز نوکری اتباع شخصی سردارها بودند و 1200-1500 نفر از تیره های مختلف ایل بودند و خود این یک نیرویی و یک قشونی در واقع حساب می شد. سنجابی ها همیشه نسبت به دولت مطیع بودند. سنجابی ها همیشه نسبت به دولت مطیع بودند. توجه بکە ئەم کەلەمە خیلی مهمە. سنجابی کەی دروست ئەوێ 150-180 ساڵە پێش هاو کاتە تەکە ئاسەی براکە ئەمانە دروست ئەون کێ دروستی ئەکە ئەربابە ئەوەڵیان نازانێت چۆن ئەلکێنە یەکتری وەلی ئەمانە مطیع دەوڵەتن. دەوڵەت کێ دروستیەکە کلیسە و کلیسا دەوڵەتی عسم معلوم نییە کەوتیانە تۆ ئاوا دروست دەکەین تۆ سەرسەبوردە بەمیتە ئیستە تەفاوت دائەنێ فیما بینە تەوایفێتر. نکتەی مهم وا لەگرا به علاوه محل سکونت اینها چون به شهر کرمانشاه خیلی نزدیک و در جلگه صاف و همواری است و کوه و کوهستانی زیاد نیست، اینها نمی توانستند مثل طوایف کوهنشین دیگری به صورت طوایف یاغی سرکش زندگی کنند و اینها نمیتوانستند مثل طوایف دیگری مثل طوایف کوهنشین یاغی و سرکش زندگی کنند. پس تا ئەلەگراوێنی حتا 150 ساڵە پێشە ئەم فتحعلی شاه قاجار و ئەمانە هەر بە ئاعتراف خودم ئاغا عێڵە سەنجاوی نەوێت کەس نەچوو گەسە ژێرەبارە ئەمە خۆی ئێژێت خۆی تەوایف کوهنشین یاغین سەرکێشن ژێرەبارە کەس ناچن نە حکوومەت مەوجودە نە عوسمانی مەوجودە نە قاجاریە مەوجودە نە هیچ سەگبابێ مەوجودە نە هیچ پاشایە مەوجودە بۆیە ئیبراهیم پاشا ئەڕوا سلێمانی دروست ئەکا بۆیە ئاسف تێسنە دروست ئەکا بۆ خاترەوەی کەس ناڕواتە ژێرەبارە ئەمانە ئەچن منتەقەی ئەدۆزنۆ دانەیە بە پوڵ تێت کاورایەکی کلیسە و کنیسا دروست کریاک تێت ئالەگرا بەرەبەرە داستانە نابودیە کوردەوار ئاغازکەن ئالەگراسە کە تۆ ئەوێنیت ئەمانە چۆن لە پڕێکا ئەوونۆ کوڕێک لە پڕێکاونۆ ئێعتماد و سەلتەنە و سەمسام و سەلتەنە و سەردار ناسر و سەردار سەگباب و فلانە کەس شێخە پەدەر سوختەی کەس نەزان و فلانە کەس شێخە تەریقەت و ئەدیانە جەدید و تەکێ ئاسەی براکە و مشەشەعیان و زنووری و ئاتەشبەگی و بەهائیەت و بابیەت و تەشەیع و شێعەگەری و هەروەختە بمان خۆن حەپەلوشمان کەن نابودمانیان کرد ئێرانە و ئاریاییە و کوورشە و جوولەکەی پارسەگە و ملەتە فارسە و زوانە فارسیە و زوانە عەرەبیە و زوانە تورکیە خوریاین بە کێ خوریاین بە مشتێ تێ هەڵدریاگە جوولەکە دروستکەر بە ناوە سەرانە عەشایر و قەبایلە 150 و 200 ساڵ ساختە ئەمانە کردیان ئەمیشە تاریخەکەی مەوجودە کاورا ناتوانێت دفاعی لێ بکە نازانێت چۆن دفاعی لێ بکە ئایستا بۆ تۆ مشەخەص بوو تەشەیع لەکوێ هات ئێستا بۆ تۆ مشەخەص بوو ئەوەی کە ئەولم کوردەوارە شیعە هەست لەکوێ شیعە هەست پەدەر سوختەی کڵاو بەردار هاوکارانە دەستگاهە جودۆ کریستیانەتی نۆکەرانە کلیسە و کنیسا وا سەرزەمینە ئێمەتان نابود کرد ئینسانەکانتان نابود کرد جیهانە کوردیتان نابود کرد دەستگاهە حکوومەتیە یاریتان نابود کرد یارە کوردتان نابود کرد ئێوە نابودتان کرد و کردتانە دین لە ئاسینە سەی براکە و تەکایای خانەقای نەقشبەندیە و قادریە و لە ئاسینە دیوانەکانە عاسف و دیوانەکانە باباکانە پاشاکانە عوسمانی داکەفت چۆن ئەم تەوایفە یاغی بوون سەرکێش بوون نسبەت بە بریتانیا
نسبت بە حکوومەت کامە حکوومەت مەوجودە لەگرا فقط تۆ سەرسپۆر دەگیت هەست پێی تۆ بە 2000 سەوارۆ لە دەشتمایی دەشت ئێشێ بۆچی نۆکەرە والیە کرماشانێکوی کە جەمعیەتی 10,000 نەفەر نییە بە کامە لۆجستیک و ئەرتشۆلێتی ئەدا چون تو خۆت بەرساختەی ئەم جەریانیتە ئەلە گراسو تۆ ئێنن و سەخە بۆ تێرن و شاعرە بۆ تێرن و دەستنووسە بۆ تێرن و هەرچیەکە بۆ تێرن تۆ کوڕەنۆکەری کوڕە ڕعەتی پەدەر سوختەی حەکێنیە لەم تاریخە سیستەماتیک و ئەتفەکەن ئەدامەیەم دیبیتە لە ڕۆژانە ئاەن